ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بۆ هەموو لایەک دۆستان ئازیزان خۆشحاڵین ئەم جارەش پێک شادەبینەوە لە پێگەکەی خۆتان لە فیلمسازان. ئازیزان وانەی ئەم شەومان بابەتێکە تەوەریەکە باس لە سینەماتۆگرافی ئەەکەین چەمکەکانی و سینەماتۆگرافی چییە و ڕۆڵی چییە لە فیلمسازیە. ئەلبەتە باجارێ لە وشەکەەوە دەست پێ بکەین. سینەماتۆگراف وشەیەکی فەڕەنسیە. لە ساڵی 1895 لویس لۆمەر بە هاوکاری ئەندازیار جۆلس کارپنتەر ئەم وشەیان کردە هێمای بازرگانی تۆمارکراو، واتە مارکە موسەجەلە یاخود ترید مارک بۆ ئامێری ڤیدیۆگرتنی سینەمایی کە ئەمڕۆ ئێمە پێی ئەڵێن کامیرە. سینەماتۆگراف لە دوو وشە پێکاتووە. سینەما بە واتای جوڵە، ئەمە وا بزانم ناوە یۆنانیەکەیەتی، من بزەبت نازانم، بەڵام نووسینەکە لەواچێ بەو نووسینە یۆنانی بێ یان فەڕەنسی بێ یان بە هێماکان وا دەرەکەوێ، بەڵام بزەبت نازانم هیچ شوەیە. و گراف بە مانای نووسین و تۆمارکردن دێت، کەواتە سینەماتۆگراف واتە تۆمارکردنی جوڵە. هەر بۆیە وشەی سینەماتۆگراف بەو مانایە دێت ئامێرێک بۆ وێنەگرتن، تۆمارکردن یان پێشاندانی وێنەی جوڵاو. ئەمە چۆن ئەم داهێنانە هاتە بوونەوە. لە پاییزی ساڵی 1894 ئەنتوان لۆمێر، باوکی برایانی لۆمێر، بەشداری پێشانگای نێودەوڵەتی لە پاریس کرد. لەوێ داهێنانی کینیتۆسکۆپی تۆماس ئەدیسۆنی بینی. تۆماس ئەدیسۆنی داهێنەری کارەبا. ئەلبەتە تۆماس ئەدیسۆن کۆمەڵێ داهێنانی تری گەورەی کردووە. هەر لەو پێشانگایە هەندێک لە داهێنەرانی ئەمریکی بەشێک لە دەسرازە بەڵێن شریتی فیلم ئەوەیان کە پێی ئەڵێن ئیستیمانیان ئەوەیان نمایش کردبوو کە لەلایەن خودی ئەدیسۆنەوە بۆ 35 ملیمەتر پێکهێنرابوو. ئەویش با بڵین لەوەی هەرداهێنانی ئەدیسۆن بووە کە فیلمەکە لەو کاتە با بڵین لاکێشەیەک بوو و کۆمەڵێک کون لە تەنیشتەوە بوو. ئەو کوونە بۆ ڕاکێشانی جێدانەکانی با بڵێن پێشکەشکردنی یان نیشاندانی کە پێڵێن عاریزەی سینەماکە بوو. و ئەو شریتە ئەو دەسرازەیە پلاستیکی بوو. ئەوە بوو ئەم دوو کوڕا لۆبرایانی لۆمێر هاتن ئامێرێکیان هێنایە بەر کە کێبڕچەی لەگەڵ کینتۆسکۆپ بکات، کە با بڵێن کینتۆسکۆپەکەی ئەدیسۆن بکات کە وێنەی جوڵا و تۆمار بکات و لەسەر شاشەیەکی گەورە پیشانی بدەن. بۆیە لویس لۆمێر بەرژەوەندی ئەوان لەوەیە بوو کە ئامێرێکی تەواوتر لە ئامێرەکەی ئەدیسۆن دابهێنن کە ئەو کردارە ئەنجام بدات. ئەلبەتە گەلێ جار ئەڵێن ئەدیسۆن سینەمای داهێناوە، بەڵام ئەمە ئەوە نییە بڵین ئەدیسۆن نەی کردووە یا برایانی لۆمێر نەیان کردووە. ئیتر ئەم چەمچێکی گرتووە ئەو چەمچێکی گرتووە و لەم چەمکانە هەمویان بەیەکەوە هاتوون داهێنانەکە ئیتر کامڵ بووە. بۆیە تاکو ئێستا تا ئەمڕۆ ئەلبەتە سینەماتۆگرافی یاخود دەرهێنان یاخود نووسینی فیلم، سیناریۆ یا سکرین پلەی بەردەوام لە گۆڕانایە. ئەوەی لە سەرەتایە کەسێک یەکەم هەنگاوی ناوە تا ئەمڕۆ کۆمەڵێ داهێنان و گۆڕانکاری زۆر زۆر گەورەی بەخۆیەوە بینیوە کە ئەمڕۆ ئەوەی ئێمە ئەیبینین لە سینەمای هۆلیوود و بۆلیوود و لە کان و لە ئیتر سینەمای ئیتاڵی و فەڕەنسی و کە ئەو داهێنانە گەورانە دروستە بێت. ئەلبەتە هەر یەکە و بەشێک لە داهێنانەکە تەواو ئەکات. جا بۆ ئەو وشەیە سینەماتۆگراف، بۆی بزانین سینەماتۆگرافی چییە، پێویستمان بەوەیە ئازیزێک ئەم شەو میوانمان بێت. ئەو ئازیزەش
کاک خەیبەر ڕەفیق کە بەردەوام لە زۆربەی کارە هونەریەکان جێدەسی لە سینەماتۆگرافیا دیارە. کاک خەیبەرجان یاخوا بەخێر بێی باندیم. ئوستاز گیان زۆر سپاس قوربانە من چاوینی چاوەکەمی خۆڵم. ئەلبەتە ئازیزان من داوای لێبوردنەکەم کاک خەیبەر نەشتەرگەریەکی بۆ چاوی کردووە، بۆیە ناتوانێت ڕووناکی لە چاوی بە ئازاری ئەبێت، بۆیە من داوای لێبوردنتان لێکم کە ئەو هەر ئامادە بوو بێت. منیش وتم ئەتوانی چاویلکەیەکی ڕەش لە چاوکەیت بۆی ئازاری چاوت نەدا و بەڵام ئێمە لێت بێبەش نەبین لە وانە بەسوودە بە پێزەکەت بێبەش نەبین. کاک خەیبەرجان یاخوا بەخێر بێ باندیەمان جارێکی کە قوربانم کاک سەرکردیان زۆر سپاس وەک بەڕێزی من بەداوی لێبردنەوە دووبارە حاڵەکەەوە ناخۆش نییە بەعینەکەەوە ئاساییە. من خۆم چەند جارە ئەلێرە ئامادە بوومە نەمتوانیەوە لەسەر کورسیش دانیشتم نەخۆش بووم. ئیتر هەر جارێک نەشتەرگەری دڵم کرد، جارێکیان نەشتەرگەری شێرپەنجەم کرد، بەڵام هەر نەمویست لەم ئازیز و دۆستانەدا ببڕین و وانەکانمان لە تۆمارکردنی وەک سەرچاوەیەک بۆ فیلم سازی کوردی بێبەش نەبن. کاک خەیبەرجان با بێمە سەرەوەی بپرسم لە بەڕێستان وەکەوەی کە لە ناو بوارەکەن و بەردەوام ئیشەکەن، بە پێی تێڕوانینی بەڕێستان سینەماتۆگرافی چییە؟ چی ئەگەیەنێت؟ سینەماتۆگراف وەک بەڕێزی لە پێشەکێکە زۆر جوان ئاماژە پێکرد، زۆر جوان ئاماژە پێیاکە لە مەفهومی سینەماتۆگراف لە ناوە عیلمیەکەی لە هەنێشتی. بەڵام ئەگەر بێت و دواتر بیر لە کارەکانی سینەماتۆگراف بکەینەوە، ئایا سینەماتۆگراف کاری چی، ئایا سینەماتۆگراف پێگەی چیە لە ناو فیلمێکە یاخود لە بەرهەمێکی سینەماییە. سینەماتۆگراف ئەو کەسەیە کە جگەر لە ڕوئیای مخریج کە پێویستە زۆر بەباشی لە ڕوئیای مخریج تێبگاوە، لە مودی ئیشەکە تێبگات و لەو بیرکردنەوەی مخریج تێبگایە چی شتێکی ئەوێت لەم فیلمایە بە چی ستایل و مودێک بگوازرێتەوە، بەرپرسە لە چوارچێوەی فرێمەکە، بەرپرسە لە ڕووناکی، بەرپرسە لە کامێرا، بەرپرسە لە زۆر شتێکی گرنگ ڕنگ بە هاوەشی لەگەڵ پرۆدەکشن دیزاینەرە و بتوانێت دوێنەیەکی تەواو پڕمانە بگوازێتەوە کە لە خەیاڵی دەرێنەرەکەیەوە چیرۆکەکە بخوازێت. ئایا ئەم چیرۆکە پێویستی بە چ ستایلێک و مودێکە لە ڕووی ڕەنگەوە، لە ڕووی ڕووناکیەوە، لە ڕووی مۆزۆی کۆنتراست و دیتێلس و کۆمەڵێک گوردەکاری زۆر زۆر باش کە سینەماتۆگراف بەرپرسە لی. ئەمە زۆر بە سادەیی ئەتوانی باسی بکەین. و هەڵبژاردننی لێنسیش یەکێکە لە کارە گرنگەکان بۆ سینەماتۆگراف، بۆ ئەوەی بتوانێت بە هەمان شێوە ئایا بوعد و دەفتی ئەم فرێمانەکە وەریەگرێت، ئەم داواکاری کە لێکراوە لەلایەن دەرێنەرەوە چۆن بتوانێت لێنسەکان بناسێتەوە بۆ ئەو حەجمە باوانە یاخود ئەو حەجمە داواکراوانی کە مخریج داوای لێ کردووە بتوانێت بە شێوەیەکی باش لێنسەکان بناسێتەوە و لە شوێنی گونجاوە بەکاریان بێنێت. جا لە ئێستێشان کۆمەڵێک داهێنان کراوە، کۆمەڵێک بیرکردنەوەی جیاواز کراوە کە حەجمی ئەم لێنسانە تێکشکێنراوە، حەجمی سەیری پێوەرە گیرێت. ئەمیش زیاتر بەهۆی ئەو پێشکەوتنانەوەیە، بەهۆی ئەو فکرانەیە کە لە نووسینی سیناریۆکانمان یاخود لە بیرکردنەوەی دەرێنەرەکانمان ئەڕۆنە ناو سایکۆلۆژی کارکتەرەوە، ئەڕۆنە ناو ئەو ڕووداوانی بەسەر کارکتەرایەت بۆی جوانتر فرێمەکە وەربگرن، جوانتر هەستی ئەو کارکتەرە بگوازنەوە بۆ بینەر. ئەمەش لە ئێستا گۆڕانکاریە کراوە کە زۆر زۆر بەرچاوە. هەمیشە سینەماکار، هەمیشە سینەماتۆگراف بە تایبەت ئەبێت لە ئەپدیتکردنێکا بێت، دەبێت لە ناساندن، یعنی بە تەواوەتی ڕۆژانە لەگەڵ دنیای سینەمایە، لە دنیای چۆن پێشەکەوێت، چۆن ئەچێتە پێشەوە لەخۆ ئەپدیتکردنا بێ، ئاگداری هەموو ئەو داهێنانە سەیرانە بێت کە ئێستا هەمومان لە فیلمە جیهانەکان هایبینی. ئینجا من لێرە ئەمێ بپرسم، بڵێم تۆ بەس باسی لێنست کرد، با بڵێن گلێنەکان کە بۆ کامیرە بەکاردێت. من ئەمەوێت لە زمانی کوردیە تۆزێک هەوڵ دەمە و دەستەواژانە بێنمەوە و شانە بێنمەوە بۆ لێنس بڵێم گلێنە، چونکە وای ئەبینمەوە گلێنەیە، گلێنەی کامیرایە، یعنی
لێنز نەبێ کامیرە ئیشی چییە و مرۆڤیش ئەگەر گلێنەی نەبێت بێزگەلەوەی کاڵین چاو بەڵام ئەگەر گلێنە نەبێ چی ئەبینێت چۆنەی بینێ بێزگە لە گلێنەکان چی ترمان پێویستە بۆی کاری سینەماتۆگرافی ئەنجام بدەین وەک پێشتر ئاماژەم پێکرا گەرەمێک تۆز لە کامێرە دوورکەوینەوە باز زۆر شتە گرنگانی ترکەن کە سینەماتۆگراف پێویستە بە دیتێڵ ئیشی لەسەر کارگوردەکار بێ لەسەری مۆزوعی ڕەنگە کە ئەمە یەکێکە لە گرنگترین شتەکان بۆ ئەوەی سینەماتۆگراف بتوانێت بە پێویستی بە پێی زەروریەت ڕەنگ بناسێت ینی لە خەڵکێکی ئاسایی زیاتر ڕەنگ ناز بێت وە ڕەنگە گەرم و ساردەکان لێک جا بکاتەوە ڕەنگە دژبەیەکەکان لێک جا بکاتەوە واز ڕەنگە ساردەکان دۆستەکان بناسێت سارد و گەرم دژبەیەکن بەڵام دۆستایەتیشیانەیە لە هەنێک تۆ ناتوانێت ئەمانە بناسێت لەبەرەوە وە گوتمان ڕەنگ بنەمایەکی سەرەکیە لە ئێستەی سینەما لە پاژۆم قۆناغی کە ڕەش و سپی سینەمای ڕەش و سپی ماناوێکی تری ینی تۆ ناتاتە ناو سینەما و ئێستا یەکێک لەو مەرحەلە گرنگانەی کە ئەبێ شان بەشانی پرۆدەکشن دیزاینەر کە سینەماتۆگرافیش بێ ڕەنگناسێکی زۆر باش بێت و مۆزوعی ئەنگڵەکانی کامێرە مۆزوعی ئەنگڵەکانی کامێرە و مەفهومەکانی ستانداردی مەفهومەکانی چکە وەکو باسمان کرد پێشکەوتن وای لاتوە کە تۆ ئیترە بێم شتانە تێک بشکێنیە بێ بە دوای شتی جیاواز ئابگەڕی بە دوای گێڕانەوەی جیاواز ئابگەڕی لە ڕووی فرێمەکانەوە شتی زۆر زۆرەوەی کە ڕەبتە بێتەوە بەو وێنەیە کە بینەرێک لەسەر شاشە ئەیبینێت ئەمە لە ڕاستیا سینەماتۆگراف زۆر زۆر لێی مەسئولە بێ بۆ پەڕیوریاییەوە تەعاملی لەگەڵ کات بۆ پەڕیوریاییەوە ئیش لەسەر ئەو ژانرە بکات کە فیلمەکەی بۆ دانراوە یعنی فیلمەکەی لەسەر نووسراوە چیرۆکەکەی لەسەر نووسراوە ئەمە خاڵێکی گرنگیش باس بکەم لە ئێستاە کە هەندێک جار ڕۆیای سینەماتۆگراف یاخۆ ڕۆیای مخریجەکە کە ڕێەکەون لەسەر ستایلێکی تەسویرکردن یاخود لەسەر ستایلێکی وێنەگرتن بە کامل پاکێجەوە لە ڕووی لایتین و هەموو شتەکانەوە هەندێک جار ئەبێ بەهۆی ئەوەی بە هەندێک خەڵک پێی وابێت ئەم شتە نەزانیەشی تایە یاخود بۆ ئەم کامێرەیە ئەمەنە وەستاوە یاخود بۆ ئەم کامێرەیە ئەمەنە ئەجوڵێت یاخود ئەم کامێرەیە بۆ ئەوە ناهەزاکات ئەمە هەموو شتێکە پلانێکی بۆ دائەنرێت لەو پەڕی بە ئاگاییەوە پلان بۆ ئەم شتانە دائەنرێت بەڵام لە کۆتاییە احتیمالیە لە خاڵێکە مەز نەبوو بێتەوە لە خاڵێکە شتێک نەکات هەستەکە 100% نایەتەوە بە بینەر یاخود بە سینەماکار و بە ئەو کەسانی کە بینەری کارێکی هونەری باشن تا باسی سینەماتۆگراف بکەین عەفوم کە تا باسی سینەماتۆگراف بکەینی تر گەورەیە کارکتەرێکی زۆر گەورەیە یعنی کە بە کەسە گەورە سینەماتۆگراف بەبێ ئەو پەڕی مەسئولیات ئەو پەڕی سیقە بەخۆبوون تەعاملات تەعاملکردنی جۆری ئیشکردنی ئەبێ یعنی کەسێکی زۆر سیقە بەخۆ بێت لە هەموو لایەنەکانەوە بۆی بتوانێت کارێکی هونەری یاخود فیلمێکی سینەمایی بەشدار بێت لە فیلمەکە بتوانێت بەرهەمی بێنێت و یەکێکی تر لەو خاڵە گرنگانی سینەماتۆگراف بەڕای زۆرێک لە سینەماکارە باشە بە ئەزمونونەکان لە دنیاە گرنگەوەی یعنی سینەماتۆگرافی ڕاستیەوەیە کە مناقەشەیەکی تەواوەتی لەگەڵ مخریجەکە هەبێت هاوکاری تەواوی مخریجەکە بێت مەرج نییە مخریج 100% یعنی ئەم شتانە بەواعیەوە لێمەتوانێت ریسێرچی لەسەر کرێ نامێ قسێ بکەم کەس بێنێ هاوڕێ سینەماکارەکانم بە جۆرێکی لێکی بنەوە ئەتوانێت 100% ریسێرچ لەسەر ئەم قسێ بکرێت کە سینەماتۆگراف ئەبێ ڕێنیشاندەرێکی باشی دەرهێنەر بۆ هەڵبژاردننی جۆری ئەو مودی تەسویرەکە ئەوێت و چاوێکی باش بێت بۆ مخریجەکە مردیە مخریجەکە لەمایە بتوانێت سەرکەوتو بێت دەوانەیە بتوانێت باش چیرۆک بگێڕێتەوە باش ئەکتەرەکانی ڕێنمایی ئەکتەرەکانی کات کە چۆن ئەکتین بکەن کە چۆن ڕێکشنەکان هەستەکان بگوازنەوە لەوانەیە لە مۆزوعی کامێرا خەلەلی بۆ دروست بێت نەتوانێت تەعامل لەگەڵ لێنسەکان بکات تەعامل لەگەڵ موڤمنتەکان بکات لەبەرەوە سینەماتۆگراف بێ موجود بێ لە بلۆکردنی کارکتەرەکان لە پرۆڤەکردنی کارکتەرەکان و ئایا ئەم کارکتەرانە چۆن جوڵاکەن هەستیان چۆنە ئەحساسیان چۆنە دەرێنەرەکە چۆن لێرەوە پرسیارەکەم لێرەوە ئاراستە بەم شێوەیەکەم بە جۆری ئەزمموی خۆت لەگەڵ کارە هونەریە کوردیەکانە ئایا تۆ لە کاتی
سەرەتای خوێندنەوەی سکرین پلەیە سیناریۆکەیە تۆ حزورت هەبووە لە زۆربەی کارە هوەریەکان لە ئەو کارانی و فیلمانەی کە ئەنجام دراون یا ئەو درامایانەی کە ئەنجام دراون و بەڕێستان بەشداری تیا کردو وەکو سینەماتۆگراف ئەو ڕێگەیان پێداویت ئەو ئاسانکاریان بۆ کردویت بۆی تۆش لەو کاتەوە لەگەڵ خوێندنەوەی یەکەمە تۆ چاوی سینەماتۆگرافی خۆت بۆ ئیشەکە پێشبینی بکەیت کە لە ئایندەیە لە کاتێک کاچنە هەواری فلیمسازی سێت چی بکەیت؟ ڕاستی بە پێ و تەجروبانەی کردومە ینی توانم بڵێم ڕێژەیەکی زۆر شۆرت فلم تیا بەشدار بووم سینەماتۆگراف و درامایەک ینی سینەماتۆگرافی درامایەکیش بووم درامای باران و چەند فیلمێک وەکو سینەماتۆگرافی دوو فیلمی درێژ ئیشم تیا کردووە و دوو فیلمی درێژ وەک سینەماتۆگراف بەشدار بووم تیا ئەمە ئەزمموی دراما و ئەو دوو فیلمە باس بکەم کە دایرێکت کارکتەری سەرەکی بووم لە ناویشەکان دراماکە بەهۆی کاتەوە بەهۆی قەرەباڵەخێکی زۆرەوە ئەتوانم بڵێم مەجال و سپەیسێکی وام نەبووە کە زیاتر بڕۆمە ناو کۆمەڵێ دیتێلسەوە لە پری پرۆدەکشنە بەڵام لە کاتی پرۆدەکشنە باشتر لە ینی لە کاملی ئیشەکە تێگەیشتوین و توانیمانە لەسەر لۆکیشنەوە پێش ئەوەی بڕێنە سەر لۆکیشنەکان توانیم ناقەشەیەکی باش پێین و توانیمانە مود و ستایلێکی باش بۆ دراماکە بدۆزینەوە بەڵامی تر هەنێک پرسیارە هەڵە ئەگرێت درامای باران ئەوە ئەکرێ باس کرێ ئەکرێ لە کاتێکیکە باس بکرێت فیلمی دووەمم هەری دەرێنەری هاوڕێم سینا بوو ئەو خۆی کەسێکە یەکێکە لە گەنجە باشەکان ینی گەنجێکی سەرکەوتۆ کە هاوتەمەنین ئەو توانیوێتی ئەوەی کە لە خەیاڵ و ڕوئیای خۆیان هەبێ لە ڕێگەی ستۆری بۆردەوە بیگوازێتەوە بۆ ئێمە بۆ تیمەکە کە ئێمە چۆن بتوانین ئەم ئیشە بکەین تر دواتر ئەوەی کە لە توانامانە بۆ هاوکاریمان کردو بتوانین ئیشێکی باش دەرچێت لە ڕووی وەک باسم کرد کامێرە و لێنس و ئانە بەڵام ئەو پاکێجی خۆی هەیە فیلمێکی ئارتی هەیە قسەیەکی هەیە لە ناو فیلمەکە ئەوێ بەم شێوەیە بیژێڕێتەوە ئێمە ئەو تەجروبەیشم کردو وەکو تەجروبە باسیەکەم لەگەڵ ستۆری بۆردەکەی خۆیان تەعاملمان کردو ئیشەکان توانیمانە بیگەینین نەتیجەیەک و دواتر فیلمی ئالودە لە فیلمی ئالودە من کە چوومە ناو پرۆژەکەیەوە سکرێپتێکی سکرێپت بوو بەڵام بە بەشداری لەگەڵ هاوڕێیان و دەرهێنەرەکە خۆی توانیمانە دەستکاری سیناریۆکە بکەینەوە سیناریۆکە چاک بکەینەوە بەڵێ من 3 جار بۆ 4 جار هەر خودی خۆم شودیستم بۆ فیلمی ئالودە دروست کردووە دواتر فۆتۆستۆریم بۆ کردووە دواتر ئیدیتی سیناریۆکە باوەشی لەگەڵ کاکشوانە کردومانە ینی بەر ئەم تەجروبانە هەمووی کەوتوم لەبەرەوە ئەزمونونەکان ئەزمون بۆ ئەزمون جیاوازە ئەتوانم بڵێم پرسیارم لە هەر ئەزمونێکیانە لێ بکەی ئایا ئەم ئەزمونیان چۆنە ئەمان چۆنەمان توانم بە باشی وەڵامی بەم وەکو سینەماتۆگرافێک بەڵێ من لەو کاتانی کە وابزانم فیلمی ئالودە بوو یان درامای باران بوو چونکە لە هەردووکیانە من جێدەستی بەڕێستانم لە هەنێ دیمەنە لە زۆر لە دیمەنەکان سەرنجدا بوو و زۆر کەسیش کە کۆمنتیان نووسی بوو باسی ئەوەیانە کرد کە کامیرا جوڵێ دەست لەرزین لە کامیرەیە هەیە ئەمە لە کاتێکە من بۆ خۆم ئاگادارم ئەمڕۆ سینەمای جیهانی ئەگەر سێرکەین گەلێ جار بەدەستی ئەم قەست بۆ زۆرێ لە دیمەنەکان ئەو دەست جوڵەیە دروستەکەن کە گزارشتە لە ڕاڕایی و گزارشتە لە هەندێ باری دەرونی ئەمە خۆت پێت چۆن بوو خۆت بەلاتەوە چۆن بوو درامای باران ئەگەر مەوزوعەکەمان نەکەین بە درامای باران درامای باران مودی تەسویری ئەو مودە نەبوو کە بینەر بینی و ئەمە شتێکی وازەحە لە لای ستاف و لە لای تەنانەت دەرێنەری بەڕێز خۆشی و ئیدیتۆری ئیشەکەشمان مۆنتێری ئیشەکەشمان واقعا چکە ئێمە بە دوو کامێرە درامای بارانمان کردووە هەمیشە هەوڵمان ناوە لۆنگ تەیک ئیش بکەین یعنی هەوڵمان ناوە کە سینێکمان هەیە 6 دقیقە یاخود 5 دقیقە یاخود 4 دقیقە بە بێ کەڵ ئێمە بتوانین ئەم سینە
تەواو بکەین لەبەرەوە جا هەندێک جارە بۆی مە 16 تێکمان ڕاکێشاوە بۆی بتوانین ئەو تێکە ساڵحە ڕاکێشین کە پێوترێ لۆنشۆ. بەڵام کامێری دووەمیشمانە بووە کە بەڕاوێش لەبەرەوە دراما بوو لەبەرەوە هەنێجار هەنێ حاڵەتێ لە وڵاتی ئێمە ناتوانین تاویزیەوە بکەیتەوە سبێنێ ڕووداوێک ڕووباتۆسی کامێرە و ستابەریتەوە سەر لۆکیشن کولفەیەکی زۆرەکەوێت کە خۆمان هەر بە فەقیری شەکانمانەکەین. هەمیشە کامێری دووەمانە بووە باس کراوە ئایا پرۆدەکشن دیزاینەر یاخود دەرێنێڵا با کامێری دووەمیشە بێ لە شوێنێکەوانێ لەقتە وەربگریتر ئایا کامێری دووەم لەو کاتەیە من بووم یاخود کامێرە ئۆپەرەیتەرەکە بووە نازانم بەڵام بەرحاڵ زۆربەی کات و کامێرەمان هەبووە. بەڵام گرنگیەکی تاڵەتیمانەوە بە لۆنتەی دوستومانە درامای باران لە ڕێگەی تەیکی درێژەوە بگیرەوەینەوە کە چیرۆکەکە وای خواستووە. بەڵام بەداخەوە دواتر کە چۆتە مۆنتاژ لە مۆنتاژە ئەم پلانی ستایلی تەسویر و ستایلی ئیخراجە سەر لە بنی گۆڕاوە. ئەوەژەوە واقعەکە ینی کەس ناتوانێت ئینکاری لۆ کاستافی ئیشەکە هەموو ڕاستیەزانانی کە سەر لە بنی گۆڕاوە بەڵێ کامێرەی تایە بەدەست منەوە بووە ئۆکەی کامێرەی دووەم سافتە مشکیلە نەدەی من با لێرۆ بڕۆم بۆ ئەوێ لەختەی وای تایە دانراوە بەڵێ بە شێوەیەکی زۆر نامەنتیق لە هەنێ شوێنە کامێرە شەیکی زۆر خراپ لە درامای بارانە هەیە ئەوش ئەو غەڵەتانە بوو کە باسم کرد کە چۆن مۆنتاژ کراوە و ئەگەر باسی ئەو ستایلی تەسویرە بکەین منەر خودی خۆم حەزم لەو ستایلە تەسویرەیە ئیتر کەسێک پێی جوان نییە کەسێک پێی خراپە کەسێک حەزی لەم ستایلە نیە ئایا پیان وایە من ئەم شتە بە غەڵەتە یکەم نا من دەتوانم بڵێم 50 شۆرت فیلمەیە من لەختەی تابلۆیی و کامێرە فیکسە و کامێرە بە جوانی دانراوە ئەو بەم شێوەیە کراوە. بەڵام لەم ئیشانەیە من هەوڵم ماوە کامێرە تۆزێت جوڵاو بێت چکە هەنێ حاڵەتی کۆمەڵایەتیە کێشەی کۆمەڵایەتیە لە ڕێگەی سینەماتۆگرافەوە ئەگەر تۆ کامێرە وەک کارکتەرێک وەک کەسێکی ناو ڕووداوەکە تەعامل نەکات بە بیرکردنەوەی من کە ئیترە بم بە سینەماتۆگرافی ئیشێکە بم بە بڕیاردەر لەو ئیشە لە ڕێگەی سینەماتۆگرافەوە بە بیرکردنەوەی من پێم وایە کامێری ژەبێ یەکێک بێت شخصێک بێت لەنا ئەو خەڵکەیە شخصێک بێت لەناو مشەوەشی و خەڵکەیە شخصێک بێت لەگەڵ هەناوەکانە لەگەڵ هەڵسوکەوتەکانە لەگەڵ قسەکانە بێت بڕات ینی هێدڕۆمم باقی چێکا تۆزە سەری و کارکتەرە بقرتێنێت چکەمە لە حاڵەتێکی شڵەژاوە هەیە یاخۆ ڕووداوێک یەتە پێشەوە بە بەو شێوە شڵەژاوی خۆی بیبینی کێ هەیە بۆ نمونە تووشی حادیسەیەک ببێتوانێ لە یەکەم دەقەوە کە دەرگا کاتەوە تا ڕوا ڕوودا و پۆلیس هەموو ئەم شتانێت فرێم بای فرێمی بیر بێ ئەوە هەموو ئەو شێواویانەیە کە سینەماتۆگراف ئەبێ تەکنیکێکی بۆ بدۆزێتەوە بیگێڕێتەوە ینی بیگەڕ بڵێ شێواوی ئاچکردن هەیە. بڵێ ئەڵبەتە منیش هاوڕاتم لەسەر ئەو مەسەلەیە کە نەک هەر سینەماتۆگراف هەر کەسێک کە لە پرۆژەیەکی فیلمسازیایە حەقی خۆیەتی کە هەوڵدات داهێنان کات هەوڵدا گۆڕانکاریە بکات نەک با بڵێن ئەو گۆڕانکاری و داهێنانە تەنانەت ئەگەر بێت و سوود لە ئەزمموی جیهانیش وەربگیرێ بۆنا لە فیلمی 1970 وا بزانم هەر هەمووی 4 کەتیتیایە کە کەتەکانیش ئێمە نایبینی یعنی با بڵین لە سەرەتاوە کە دەست پێکات ماوەیەکی زۆر وابزانم 10 دقەیە یان 15 دقەیە ئێسا بیرم نییە کاتی خۆی من خۆم ژماردم خۆم گەڕام بزانم لە کۆ کەتەکان بووە کە ئەویش بە مۆنتاژ نیانێشتەوە کەتە دەرکەوێت و پشتکامیرە هەیە کە چۆن ئەو دیمەنە درێژە بە یەک کاروان ڕاکێشراوە هەمووی ڤیددیۆ کراوە وە کامیرە نەپچراوە زاویە گۆڕین پرۆڤی بۆ کراوە پێشتر ئیتر ئەمە ئیشی سینەماتۆگرافەوە وە قورسایی زیاتریش بەر سینەماتۆگراف کەوتووە لەو ئیشەیە بە تایبەت فیلمی 2017 2017 بیرم نیە ئێستا بناوەکەی بەڵێ یعنی یەکێک لە بنەمای ئەوەی کە خەڵاتی ئۆسکاری وەرگرت بە بۆنەی ئەوەیەوە بوو بەڵێ ئەو گرتە درێژە و ئەمە هەرچەنە پێشتریش کراوە بزانمی چکۆکەش وە کاتی خۆی کردوێتی بەڵام ئەمە حەقی خۆتە تۆ داهێنانم کرای بەس شاڵە لە کاتی مۆنتاژە بۆ درامای باران ئەو بڕینانە نەبووایە
بۆی ئەو جوانکاری ئێوەش ببینرایە. کاک خەیبەرجان بە ئەم کۆمنتە جوانەی هاوڕێ ئازیزمان فلیمساز کاک هەوراز محەممەد بخوێنمەوەڵێ کاک خەیبەر یەکێکە لە باشترین سینەماتۆگرافی یەکێک لە باشترین سینەماتۆگرافی کووردە لە باشووری کوردستان و کەسێکی بەتوانا و دڵسۆزە. ئێمە زۆرترین کارمان پێکەوە کردو هەمیشە بەتوانا و لێ هاتوویەکی خزمەت بەم بوارە ئاکات. ئێمە زۆر سوپاسی کاک خەیبەرەکەین کاک هەورازی ئازیز. کاگەوراز هەمیشە مامۆستای من بووە وەک مامۆستایەک تەعاملی لەگەڵ من کردووە، یەکێکیش لەو کەسانەی کە من هێنایە ناو دنیای سینەما و زۆر پشتگیرم بوو کاگەوراز بوو، لەبەرەوە هەر شتێک لەسەر من بڵێت ئەوە گەورەی خۆیەتی و هەموو وەسفەکان بۆ خۆیە گەڕێتەوە. زۆر زۆر سپاسێکم و لە هەموو شوێنێکی ژوتومە، ینی برایەکی گەورەی منە و پشت و پەنایەکی منە لە هەموو کارەکانەوە بەڕاستی. سەرکەوتم بۆ 15 و بەرەو سەرەوە هیوادارم بتوانین فیلمەکەی کاگەورازیش دەست پێ بکەین. بەو هیوایە با بینە سەر چەمچێکی کە بۆ خۆت لەگەڵ فیلمسازانی کوردستانە وەکو سینەماتۆگرافەر چی بەرکەوتەیە کە لە کاتێکە سینەماتۆگرافەر ئەبێ ڕۆڵی بەرچاوی هەبێت، چونکە چاوی سینەماتۆگرافەر لەو دەلاقەیەوە لەو کڵاو ڕۆژنەیەوە جیهانێکی کە ئەبینێت کە ئەویش کڵاو ڕۆژنەی گلێنەی کامیرەیە، ئەم جیهانێکی کە ئەبینی و ئەو جیهانە ئەو پێشانی ئێمە و دەرهێنەرەدا کاتێک کە دەرهێنەر داوای لێکا وەکو ئەکتەرەکان چۆن ڕێنمای بۆ ئەکتەرەکانەکە چۆن بۆ هەموو سەرجەم گروپی کارەکە ئاکات کە داوا لە تۆشەکە شتێ بکەیت، تۆش ئەو دنیایی کە ئەیبینی دنیایەکی کە ئەبینی بەنێ و ڕووناچی و تەلبەنی ئیتر ڕنگ و هەموو کەرەسەکانی ترا ئەڕۆی گلێنەیە ئەڕۆی تا ئەگەی تاوەی دیمەنێکی جوان ئەگەێنی بە بینەر. چەند بەرکەوتت بووە لەگەڵ دەرهێنەرەکانە لەسەر ئەو کێشانە کە تۆ چاوت ناوچەوانت عارەقەی کردووە بۆ گەڕان بە دوای ئەوەیە، بەڵام دەرهێنەرێک چەند ڕێزی لەو بینینەی تۆ کردووە گرتووە؟ ئێمە لەم مەرحەلەی سینەما لە باشوور زۆر کێشەمانە. من حەز ناکەم هەنێ قسەیە بە جۆرێک لە جۆرەکان بکرێت. زۆر ئاساییە کا خێبەر لەبەرەوەی ئێمەی کورد لە سەرەتای دروستکردنی سینەمای کوردین لە سەرەتایە، یعنی هەمومان لە ئەزمونین. ئەگەر ئەو کەسانی کە خوێندووشیانە لە وڵاتان لە جەیەکە هەتا ئەزمون نەکات هەتا ئیش نەکات لە بوارەکەیە پێ ناگات گەشە ناکات کەواتە ئەویشت لە ئەزمونایە. اینجا زۆر ئاساییە، یعنی ئەمەی ئێمە یەسە لێرە باسیەکەین بەزەمکردنی هیچ دەرهێنەرێک باوەری نەگرین، بەڵکو ئێمە بۆگرین هەمومان بەیەکەوە بۆ دەرهێنەرەکان بۆ سیناریۆ نووسەکان هەمومان بەیەکەوە سوود لەم ئەزمونانە وەرگین، سوود لەم جێڕانەوانە وەرگین بۆی تووشی هەڵە نەبین. فەرموو بەڵێ ئەوەیە پرسیارەکەی من. زۆر باشە. ڕاستی ئەگەرێمە سینەما کاتێکە کۆمەڵی خەڵکەوە بێتەوە بۆی فیلمێک دروستکە، ئەم کەسانە بن بە فامیلیەکە بن بە خێزانێک باشە و بەپی پلەبەندی ئیشەکان هەل لە دەرهێنەری بەڕێزەوە هەل لە پرۆدیوسەری بەڕێزەوە هەتاوەکو کەسانێکە ئەو پەڕی ڕێز و ئەو پەڕی خۆشەویستیکە بێ ستافەکە بۆیان نەبێت کە خزمەتی ستافەکەکەن ئاوێنن چابن باشە. ئەمە مێ بێ بە خێزانێک و بەبێ جیاوازی باشە، ینی هەچ کەسە و پۆزەشن و گرنگیەکی خۆی هەیە لە ناو پرۆژەیەکی فیلمێکا کە ئەکرێت دروست بکرێت، بەڵام وە لە ژێر و هەموو خێزانێکیش شیرازەیەکی هەیە یاسایەکەیە لەم ماڵە باشە. کاتێکە لە تۆپەوە ئەم شیرازە خەلەلێکی تیابێت ڕووداوێک ڕووبادی دایەتر باوکەکەیە نازانم بیشوبێنین بە دەرێنەرەکە ئەیشوبێنی بە پرۆدیوسەرەکە کە خەلەلێک لێرەیە دروست بوو هەتاوەکو کۆتایی دنیای ئەم فیلمە هەیە ئەم کێشەیە نامڕێتەوە باشە. ئێمە ئیشکالمان چییە؟ ینی ئەمانێ باسیکەن ئێمە یاسایەکمانەیە کە ئەم خێزانە لە سەرێڕاست سیناریۆیە باشە کە لە ئێستا بەو پەڕی بۆ
یعنی بەو پەڕی ئازارەوە کە ئەبێ بێڵێ نا ئێمە لە حاڵەتێکی زۆر خراپی مۆزوعی سیناریۆیان، ینی سیناریۆکانمان زۆر بە خراپی ئەنووسرێتەوە، ینی نازانم ئەمەنە وەرەقە وێنێ ئەڵێ ئەمە فیلمێکە ئەمێ بیکەم بە فیلمێ دروستی کەم باشە ئەیێنێ دیتر ئای خاتە بەردەمی ئەم ستافە داما و ڕەش و ڕوتەوە نازانێت چی بکات لەم سەرەوە دەرێنەرێت هیچ پلانێکی ئەو توی نییە هەتا وەکو ڕۆژی پرۆدەکشن خۆی مەشغوڵەکە بە 4-5 ئەکتەرەوە لەگەڵ ڕێزم نامێ باسی ئەم بکەم چکە ئیشەڵا لە داهاتوویەکی نزیکە سوپرایزێکی گەورەمان بۆکەوە چاوەڕێی کارێکی گەورەین کە ئیشەڵا لە ئایندەیەکی زۆر نزیکە ئەو پرۆژێ بەرەمەیە لێ باسی کۆمەڵێشتی ڕابردووەکەم کە کرابێت کاتێک ئەم شتانە کە یەتە ناوە شیرازێ ئەم خێزانە تێگەچێت سیناریۆیەکی ئامادە نائامادە دەرێنەرێکی نائامادە سینەماتۆگرافێکی نائامادە پرۆدەکشن دیزاینەرێکی نائامادە باشە ئەمانە بەرکەوتەی خراپی لێ ئەبێتەوە لە خۆی منە ڕۆمە سەر سێ دەرێنەرەکاڵێ ئاوا لەوێ بیرەکات و بلۆکی کارکتەرەکە دیاری بکە بە ئەکتەرەکاڵێ بێزەحمەت تۆ ئەم سینیاڵ گرا سەورە بۆ سەرە و مێزە دەی دووجار پێی دووبارە کات وڵاتی تەسویر بۆستە کاکە من چیم لێرەیە من بەقەت تۆ مهمم دەرێنەری بەڕێز من کە سینەماتۆگرافم ڕێک هاوشانی تۆ مهمم لە ناوم پرۆژەیە چۆن حساب بۆ من ناکەی کە لێرەوەم کارکتەرانێری بۆ ئێو لە خۆتۆ سەر بەم نەڵەیادی کامێرە حازر بە نازانم چی ئەم شتانە بەرکەوتەکانمان لەناو سینەمایە بە تایبەت ئەوەی کە تەجروبەم کردو من لە باشوور زۆر تووشی ئەم کێشانە بەڵێ لەوەیە کێشەی کارەبا بێت یان ئینتەرنێت بێدازیزان چونکە ئەم کێشانە لە کوردستانە ڕوەدات من حەزەکەم بە هەنێ لە کۆمنتەکان بخوێنمەوە هەتا کاخێبەر دێتە پێشەوە کاک پەیوەند دەڵێ سڵاو ڕێز کاک سەرکەوت بە خێراتنی میوانەکە تەکەم و هیوای زوو چاکبوونەوەی بۆ ئەخوازم بە ئومێدی پێشکەشکردنی وانەیەکی بەپێز بەو پێی کرد لە بواری سینەماتۆگرافی لاوازە چونکە یەکێک لە گرنگترین بوارەکانی پێشکەوتنی سینەما بریتیە لە سینەماتۆگرافی بە جۆرێک زۆر جار سینەماتۆگرافی باش چیرۆکە خراپەکانی فیلمەکان دادەپۆشێت ئەمە هەر ئێستاکە کە کاک خەیبەر پێشەوەی دەنگی بپچڕێ و پێمان نەگات هەر هەمان بۆچوونی هەبوو کە خۆیشی کاک خەیبەر خۆشی باسیەوەی کرد کە زۆر جار دەرێنەر هاتۆ خوێندنەوەی بۆ ئەم نەکردووە بۆ سینەماتۆگراف نەکردو کەوتان ێستا کاک پەیوەند باس لەوە ئاکات کە چەند سینەماتۆگراف فەر جێی بایەخە بە تایبەت ئەو بینینەی ئەو خوێندنەوەی ئەو ئێمە با بڵێن بینین چونکە لە چاوی ئەوە شتەکانمان پێگات وەکو کاک پەیوەند باسی ئەکات کاک پەیوەند ئەلبەتە یەکێکە لە شرۆڤە سازە باشەکانی کورد بۆ فیلمسازی و خاوەنی ئەم پێگەی و چەندوانەیەکشی هەیە لە دوادێ ڕیاڵێ سینەماتۆگرافی باش چیرۆکە خراپەکانی فیلمەکان دائەپۆشێت ئەمە بۆچوونی ئەو کاک خەیبەرجان داوای لێبوردنەکەمەوە ویستم لەم ماوەیەوە بقۆزمەوە هەنێ بۆچوونی ئازیزانیش بخوێنمەوە جیناخان ئەڵێ کاک خەیبەر لە ئەمڕۆدا ژمارەیەک لە سینەما تۆگرافیدا و زۆر گرنگە بۆمان ئاڵێ ژمارە یەکە لە سینەماتۆگرافیدا و زۆر گرنگە بۆمان هیوادارم نەشتەرگەریەکەی کاریگەری خراپ لەسەر توانەکانی نەبێت لە داهاتووە با بێمە سەر پرسیاری کاک بابان و ئیتر ڕوو لە جەنابتان بکەم کاک بابان ئەڵێ سڵاوتان لێ بێت بە خێراتنی کاک خەیبەری بەڕێز ئەەکەم ئایا کاک خەیبەر فلتەر لەگەڵ لێنس یان فلتەری پرۆگرامەکان زیاتر ئاسانکاری ناکات لە کارەکانی مەبەست لە فلتەر چۆن یعنی تێ نەگەیشتم ڕاست دیارە مەبەستی جاران فلتەرێک لەسەر لێنسەکان دانرا بەڵێ تێگەیشتم کاک بابانجان سەرکە ئێمە هەنێشتمان هەیە ئێمە دوو جۆر ڕووناکیمانەیە بۆ تاوەکو ئەگەینە ئەو شوێنەی کە فۆتۆکەمان بانایوا بنین فۆتۆکەمان سەیڤە بێت ئەبێ بە وێنەیەکی دیاریکراوە لێنسمانەیە ناو کامێرەمان هەیە
ئەو بەشانی کە لە ناو کامێرایان وەکو فلتەراتەکان ئەگەر بەو شێوەیە ناویبێنین چەنە ناوی جیاوازیانەیە وەک مۆزوعی شەتەر و ئایزۆ و ئەپرێچە و ئەوانە ئەگەر بەمانە ناویان بێنین ئەمانە سێتینێکی تایبەت بەخۆیانن کە تۆ مۆزوعی ڕووناکی دیاریکراوی ناو کامێرەکە و سێتەپەکەی چکە هەنێش دێ لە ڕووی ئایزۆ و شەتەرەوە لینکیان هەیە بەیەکەوە کە ئەبێ ئاگداریان بیاخۆ ئاپرێچە و شەتەر ئەمانە لینکێکیان بەیەکوێ بۆی تۆ بتوانی وێنەیەکی خاوێن حەز ناکەی نۆیزە بێ وێنەکە یاخۆ دەتەوێت وێنەیەکی بعدێکی باشی هەبێتەوێ دێفتەکانی ئایا دێفتی کەمە یاخود زیاتەوێت کەمتەوێت ئەمە تایبەتە بێ بەوە چکە هەر نمونەیەکی زۆر بەسیت بێنمە کاتێک کە تۆ دەستکاری ئاپرێچاکەی تاوکو ئاپرێچە بکەیتەوە ئاوتفۆکەسێکی زیاترمانە بێت باشە تاوەکو دای بخەی ئاوتفۆکسەکەمان کەمترە بێتەوە ئەمە ڕووناکی لێرە تەعاملی ئەبەم شێوە لەگەڵاکەیت لەگەڵ ئەو بەشەی کە ئەکوێتە ناو کامێرە ئەف و ئەپرێچەر تایبەتە بە لێنس ببورنەوە بە غەڵەت ئەو شتە نەڕات کە باسەکرێت مۆزوعی دواتریش پێش ئەوەی ڕووناکیەکەمان بگاتە ناو لێنسەکە پێشەوەی ڕووناکیەکەمان بگاتە ناو لێنسەکە ئێمە چەند فلتەرێکە کە بەکارێنین ئەم فلتەرانە چەندین جۆریان هەیە گرنگی ئەم فلتەرانە ئەوەیە ئەو تیشکە زۆرەی کە لە خۆرەوەیە یاخود لە ڕووناکی دەرەوەیت بتوانین کاتێک کە ئیگەێنین بەناو لێنسەکەمان تۆزێ مەحدودی بکەین یاخود بە جۆرێککە تیشکەکان بشکێنینەوە کە زۆر شێوەیەکی نەشازمان نایەتێ بە ناو ڕووناکێکەوە لەم سەرەوە مەجبور بین لە بەشەتەر و ئایزۆ ئەمانە تەحەکوم بۆ ڕووناکیە زیاوە بکەین لەبەرەوەی ئێمە فلتەر بەکارێنین بۆ کەمکردنەوەی ڕووناکی بەپێی ئەو داواکاری کە خۆمانەمانیانی لە شوێنێکا پێویستە کاتۆ فلتەری سێ بەکاربێنی 6 9 12 18 21 بەپێی ئەمانەی تر ئەمەنە ڕووناکیەکان پێشەوەی بێتە ناو میکانیکی لێنس و کامێرە و پێشەوەی بێتە ناو ئەمانەوە تۆ لێرەوە خۆ مەحدودیەکە یاڵبەدەوە ئیسفادەیەکی زۆر زۆریە چکە زۆر باشە بێ کاتێکە تۆ فلتەرێک بەکارێنی کە لە وڵاتی خۆمانە ئەبێ لە سەر و دوانزەوەی تر فلتەری دەرەوە بەکاربێنین بۆ بەردەم لێنس کاتێەوە بەکارێنیت ئەتوانی دەفتێکی جوانتری هەبێت کاتێک ڕیکۆردی فرێمەکەتەکەی چکە ئەتوانی لەم سەرەوە ڕووناکیەکان ستانداردێکی جوانی بۆ دیزاین بکەی لە ناو کامێرە و لێنسەکەیە بەڵام ئەگەر ئەو فلتەرە و نەبێت هۆکارێکی بۆ دروستە بێت کە تۆ وێنەیەکی زۆر فلات وێنەیەکی زۆر فلاتە بین یعنی ئیترەوەی ژانری ئیشەکە دیارریە کە ئایا تۆ پێویستی بە جۆرە چ جۆری وێنەکە بەڵام فلتەری دەرەوە تا بڵێ کاریگەری هەیە و گرنگیەکی خۆیە بەڵێ کاک هۆشنگ خۆشناوەڵێ سڵاو لەو بەرنامە جوانت هەفتانە ئەیکەی ئینجاڵێ کاک خەیبەر سەرسامە بە چی سینەماتۆگرافەرێکی جیهانی جارێ من زۆر زۆر سوپاس دەکەم کاک هۆشنگ بەو هیوایم تەندروستیم بوار بدا و لە خزمەتان نابم فەرموو کا خێبەرگیم وڵای کاک هۆشنگ ئێستا هەنێک شت تەکنۆلۆژیاوەنە پێشکەوتۆ لە ڕووی مۆزوعی سینەماتۆگرافیەوە کە خەڵکانێکی باش ئەزمونیەکەنوە لە دنیای بودجەیەکی باشی زەبەلا هەیە لە بەدە سینەماتۆگرافەکانە زۆربەی و فیلمانەی کە ئیبینین بەڕاستی زۆر جوان یعنی سینەماتۆگرافی زۆر زۆر پێشکەوتون زۆر زۆر جوانن ئەتوانی ئیشەکانیان هەمووی سەرسامکەرە بەڕاستی بە دڵخۆشیشەوە ئەماڵن کە لە لای خۆشمانەوە هەر چوار پارچەی کوردستان سینەماتۆگرافی زۆر زۆر بەتوانە و زۆر زۆر پێشکەوتومانێکە ئیشەکانیان لە ئاستێکی جیهانیە هەیە بەڵام وەکو لایانی فکری ئەگەر بڵێن وەکو لایانیەوەی کە تا چەند جوڵەی کامێرە پەیوەستە بە هەستی کارەکتەرەوە و نابڕێت لەو هەستەی کارەکتەر کە من بینیمە فیلمەکانم بینی و لەوانەیە سینەماتۆگرافێکی باوە بێ وەک ئیمانوێل لوبسکی کە من حەزم لە ئیشەکانێتی هەڵبەدەما گەڕێتەوە بۆ بەشێکی گەڕێتەوە بۆ عەقڵی دەرێنەرەکانی ژوەستایلی خۆشی بەم شێوەیە بەڵام حەزم لەو جۆرە سینەماتۆگرافیانەی تر هەر کەس بێت لە دنیاکەم سینەماتۆگرافیانە بکانی پێم خۆشە بێت هاوڕێکی خۆم بێت پێم خۆشە بێت خوێنکارێکی زانکۆ بێت کە کامێرەکەی ببینم نەبچڕێت لەگەڵ هەستی کارەکتەرا بەردەوام بێت چکەیتر لەوێ ئەلێرە سەقافەتی تەواوەتی سینەما پیشانە ئامادەکاری دەرێنەری پیشانەیە ئەکتینی ئەکتەرەکە و پیشانە دەسوپلی سینەماتۆگرافەکە و پیشانە حرسی خێزانی فیلمەکە و پیشانە
وەکو هەستی من ینی وەکو خودی خۆم حەزم لەو جۆرە سینەماتۆگرافیانەیە کە بەو شێوەیە ئیش بکەن بەڕاستی هەچ کەس بیکا من معجیبی ئەو شتا بەڵوەکو سەرمیش وەکو کەسە بوو کە ناوان بێت. بڵێ کاگە ئەحمەد ناتقی ئازیز، کاگە ئەحمەد ناتقی ئەندازیاری دەنگ، من خۆم زۆر شانازی بە تواناکانیەوەکەم و وا بزانم وانەی داهاتوومان لەگەڵ کاگە ئەحمەدایە وانەیەکی زۆر تایبەتە بێت چونکە شیتەڵ بۆ دەنگەکەین لە فیلمە. ئیتر تا ئێستا پێم وایە کەس نەی کردووە، بەڵام لەم فیلم سازانەوە لەم پێگەی خۆتانەوە بۆ هیوایی لەگەڵ کاگە ئەحمەدە بتوانین خزمەتێکی جیاواز و بەپێز بکەین. کاگە ئەحمەد دەڵێ ئەم ئامادە نەبوونی دەرهێنەرە کاریگەری زۆری لەسەر هەموو ستافەکە هەیە، لەسەر دەنگیش کاریگەری زۆر خراپی هەیە. کەم سێت هەبووە کە ئەم کێشەیەی ئامادە نەبوونی دەرهێنەرمان هەیە بە یاریدەدەرەکانیشەوە. ئیتر نازانم ئەگەر ئەمە بۆڵە بۆڵ بێت یانگلەی. کاگە ئەحمەد گیان من لێرەوە وەکو فلیم سازان ئەمێ ئەمە بڵێم چی تاخەیبەر بێت، چی بەڕێستان بێت وەکو ئەندازیاری دەنگ، چی کەسانی کە بێت حەقی خۆمانە، حەقی خۆتانە گلەیی بکەین و لێرەیە باسی بکەین بۆ ئەوەی دەرهێنەرمان سیناریۆ نووسمان ئەو بەرهەمهێنمان بە خۆیانە بچنەوە یان جارێکی کە مامەڵەیەکی ورتر لەگەڵ ئەم کەرەسە و توانە بە پێزەی ئێوە یا بکەن. اینجا ئەمە بۆڵە بۆڵ نییە، ئەلبەتە داوای ڕەوای خۆتانە. با بێمە لای هەر من لاانێت دەدەقەیەکم بێ لەسەر ئەحمەد ناتقینە بۆ نای هەڵیتەوە بۆ وانەی ئایندە کاکە ئەحمەدە ئەمێ بە کورتی شتێکی لەسەر باسکە مەرۆ من ئەمەە نزیکە لێمە وەکو ڕۆحەتی ئیشکردنی وازە هاوڕێتی خۆشەویستی بێنین کە چەند نزیکین لە یەکۆ چەندێکمان خۆشی هەڵبەت ئێمە ئیش بەیەکی ناساندی نەک هەر من لە دەرەوە هاوڕێم نەبووە، بەڵام لێرەوە خۆشم ویستەوە بۆ بە هاوڕێیەکی عزیزم. جێگەی شانازیە بۆمە وەگوتم ئێمە لە ڕێگەی شەوە یەکمان ناسیوە نەک لە ڕێگەی هەر بۆ نەدراوسێ بوو بێتی یاخود بۆی مەجموعە برادرەوە نا یەکمان ناسیۆ لە ڕێگەی ئیشۆ لەبەرەوە هەنێ جار کە قسە کەمانێ جار کە شتێک ئەڵێم ئەتوانم نازانم هەستەکەم لە تەنیشتمێ هەستەکەم من و ئەوین بەیەکەوە باسی هەنێ کێشەوانێ مەشاکی لەکەین چکە بەڕاستی لاانێ چەند ڕۆژارێکی قورسمان تێپەڕان بێ بەیەکەوە چەند ئیشێکبان کرد بێ بەیەکەوە ئەگەر لەوێ بوو بێ منیش لێرە بوو بێتم نەڕووی دیزاینکردنی ئیشی شۆرت فیلم و نازانم تر هەر شتێکەوە بێت کە کردوێتمان. ئەنی ئێمە ئەگەر بیر بکەینەوە لە مەوزوعی ساوند ئێمە بێ بەقەد هەموو دنیا دڵخۆش ببین کە کارکتەرێکی وەک ئەحمەد ناتقمانێ بەڕاستی لە زۆر ڕووی ئیشکردنیەوە ئایا لە حزوری کە لەسەر سێدەیە لە دواتر کە وەکو ساوند دیزاینەر وەکۆمانە کە ئیشەکە داهێنانێکی تەواوەتی لە مێشکیانی یەکێکە لەو کەسانەی کە یەتە سەر سێت وەک ساوند ڕیکۆردز دێن ئامادەبوونی هەیە لەسەر سێت ئاگداری سینەکانە مناقەشەی هەیە لەسەر سینەکان مناقەشەی هەیە لەسەر شتەکان ئەمە چۆنە ئەی ئەمە کتەرە بۆ فلانەشت ناکات چکە من نەتوانم دواتر لە دیزاینی سەڵتاوا بکەم وا بکەم ئەنی کە ئیشی لەگەڵەکەی ئێنەرجیەکی سیرتایەتی ئایدیای باش تایەتێ چکە بیری لای ئەوە نییە دەی ئەم ڕۆبایشەکە تاابیا بەس ئۆکەی تا بەس ئەم سەڵتە پاکە نیمەیە پاکە سەڵتەکە بیل لەوە کاتەوە کە ئەتمۆسفێرێک دروست بکرێت بە هەمومانەوە باشە ئەو تەجروبانی کە من لەگەڵی کرۆ لەگەڵ کاگە ئەحمەد ئەو ئەتمۆسفێرە دروست بکرێت کە دواتر بتوانین ساوند دیزاین ڕاستی 150 حەقی خۆی بەرێت کە ئەمە حەقی خۆیەتی لە ناو سینەما ئەبێ هەیبێت یعنی ئەگەر نەیکا خەلەلە بەڵام هەوڵێت ئەو لە 150 زیاتر بێنێت. لەبەرەوە من خۆشحاڵە بم ئینشەڵا لە بەرنامەی داهاتوە خۆمان دانیشین بە دیاری و گوێ لە قسەکانی خۆیەگرین ئەوە باشترین شتە بێ بۆ ئێمەوە جێگەی شانازیشەوە هەرچی تۆ بیڵێ بۆڵە بۆڵ نییە ئەحمەدی جان. بابێنەوە لای جیناخان ئەڵێت جیاوازی سینەماتۆگرافەر و دەرهێنەر چییە لە ئەرک و کارە؟ بەڵێ لیناخان کەسێکی ئەتوانم بڵێم خاوەنی ئەم پێگەیە فلیم سازانە
لە من زیاتر زۆربەی جار لەوانەکانە پرسیار لە میوانەکە ئەکات، پرسیار لەوانە بێژەکە لە فلیمسازەکە ئەکات، یعنی پرسیاری زۆر بەسوود. بەڵێ جیاوازی سینەماتۆگراف و دەرهێنەر چیە لە ئەرکوکاردا؟ ڕاستی هەردووکیان دوو جەنگاوەری بەقوتن، شان بەشانی پرۆدەکشن دیزاینەر و ساوند دیزاینەر و ئەمانە دوو جەنگاوەری بەقوتن کە لە پێشەوەی جەبهەکەیان نازانم ئاوا بیشوبێنی، چکە دواتر هەموو خراپیەک بە دەرەجەیەک دەرهێنەرە، دواتر سینەماتۆگرافن لە ڕووی وێنەوە. باشە، جیاوازیەکان ئەوەیە دەرهێنەر بۆی هەیە دەرهێنەر خۆی نووسەری بیرۆکەکەی خۆی بێت، نووسەری سیناریۆکەی بێت. باشە، و ئەگەر بێت و خۆی نووسەریش نەبێت، ئەو بەرپرسە لە گێڕانەوەی جوڵە و ئەتمۆسفێر و ئەو دنیایی کە گریانی تایە، پێکەنینی تایە، خۆشیە ناخۆشیە، ئەم هەستە بگوازێتەوە بۆ بینەر لە ڕێگەی هەستەوە، لە ڕێگەی یعنی هەستی پێ بکات، بینەر هەستی پێ بکات. سینەماتۆگراف ئەویش بە هەمان شێوە ئەبێت لە ڕێگەی کامێرە و لێنس و ڕووناکی و ئەو ڕنگانی کە باوەشی لەگەڵ پرۆدەکشن دیزاینەرە جیان کردوێتەوە بتوانن هاوکارێکی تەواوەتی ئەم هەستە بن بە قوتری بکەن و بیگوازنەوە. باشە، یعنی مەسئولی 100% فرێمەکە وێنە جوڵاوەکە سینەماتۆگرافە، داواکارەکە دەرهێنەرە، بەڵام لەو سەرەوە دەرهێنەر ئیشە گرنگەکەیەوەیە هەستەکەەوە خۆی بگوازێتەوە، چیرۆکەکەەوە خۆی بگوازێتەوە، ئاگاداری هارمۆنی چیرۆکەکەی بێ، ئاگاداری ڕووداوەکان بێ، بە چی تەکنیکەکەی گەڕێتەوە، ئایا لەم سیناریۆیە یاخود لەم فیلمایە مەبەستی چیە، هەدەفی چیە، هەدەفی تراژیدیامان بۆ بگێڕێتەوە بە خەڵک بڵێ ئۆکەیەوە ئەنفار کارەساتێکی قورس بوو، برینی خەڵک بکولێنێتەوە، نازانم خەڵک وا لێ بکات بە هەر ڕێگەیەک بێوێت، یاخودا بڵێ ناتۆ من فیلمێک دروستەکەم نەخۆشی دەرونی ئەبەم شێوەیە ناو کارکتەرا بێ ئاوا بیبینی، نابێت لە خۆتۆ بڵێ ئۆکێ ئەمە فلانە کەس بۆ چێت خوا داماوە ناحەشێت بوو، نا ئەمە ڕووداوێکی تری هەیە، من نەخۆشیەکە، ئەم نەخۆشیە لە باگراوندەوە ئەبەم شێوەیە تۆ ئەبێ هەستی پێ بکەیت. باشە، یاخود نازانم ئاوێنەی ئێوێ خۆم پیشانی خۆم باتەوە بڵێ بەڕێستۆ خۆ ببینەرەوە، ئەمە هەستەکانە کە باسێکە نیشەکانی دەرێنەرە، خۆ ببینەرەوە لەوانێت تۆ پێ وابێت ئەم جۆری قسەکردن و جۆری تەسەڕفکردن و باشە، بەڵام لە کارکتەرێکی ترا بیبینەرەوە ئایا تۆ خۆ قبوڵیەکەی تۆش ئەیبینی فیلماڵی ناوشتە ناشری نازانی منوانێ ڵا با من خۆم چاکەم سوودێک بگەێنی تر دایان ڕێگە هەیە ترمە ستایل و ژان ڕوشتەکانە کە جیاکاتەوە، هیوادارم توانی بێتم جیاوازیەکەیان بڵێن جیاوازیەکەیان چییە، ئەتوانین ڕوونکردنەوەی زیاتری لەسەر باس بکەین بەستە سەورەکەم بۆ ئەوە نەتوانی بێتم بگەێن. بڵێ با کاک هەوراز ئەویش زانیاریەکەی جوانمان بۆ بخاتە ڕوو، ئەڵێ ئەگەر زمانی نووسین و شەبێت زمانی فیلم وێنەیە، سینەماتۆگراف چاوی دەرهێنەرە، وەک ئێمە لە زمانی کوردیدا ئەڵێن سینەماتۆگراف دەرهێنەری وێنەیە. هاوکەت لەگەڵ سینەماتۆگرافدا بۆ دروستکردنی وێنە ئەبێت ڕۆڵی پرۆدەکشن دیزاینەر بە گرنگ ببینین، چونکە لە کۆتاییدا ئەوەی وێنە دەگیرێت ئەوەیە کە دیزاینەر دروستی کردووە لەسەر بنەمای چیرۆک و نیشاندانەوەی دیدەگای فلیم سازە. من هاوڕایم، ئەلبەتە نازانم بەڕێستان چیەڵێن، و من زۆر سوپاسێکم بۆ چوونە جوانەکەی کاک هەورازی ئازیزمان. کاک هەوراز ئەمێەوەیش بڵێم خاڵەجان بواکەیت سەیریکە شتێگەی لاانێ من بە زمانێک ئەو هەدەفە هەیە بیگەێنم، من هەمیشە حەزم کردووە زمانیش کراوەتر، بەڵام کاگەوراز ماشەڵڵای لێبێ نووسینەوە و قسەکردن و وردەکاریەکانی ترمەجاری تیانە ئەڵێتەوە تەقەڵ درویەکان هەر هەمان هەستەڵێم هەر هەمان شتەکە منێڵێم هەست بەرپرسە لە دەرهێنەر وە گواستنەوەی هەست پڕ بەپڕ وێنەکە بەرپرسە لە سینەماتۆگراف، هەڵبەت بە هاوبەشی لەگەڵ پرۆدەکشن دیزاینەرە کە بەڕای ئەم سێ کارکتەرە ئەتمۆسفێری فیلمەکە دروستەکرێت. باشە، یعنی ئەمە هەر ئەمەیە کە باسەکرێت تەسەورەکەم کاگەوراز جوانتر ڕوونی کردوێتەوە، جوانترە توانێت باسی بکات و وازەحیتر تاوە قسەی کاگەوراز. بەڵێ کاک پەیوەند
بورن کاک پەیوەند قەرەداغی لێ لای بەڕێزیان سینەماتۆگرافی باش چێە وە گرنگترین تەکنیکە نوێیەکانی سینەماتۆگرافی چین؟ بەڵێ کاک پەیوەند لای من سینەماتۆگرافی باش ئەو کەسەیە کە فیلمێک بە دڵی نییە، فیلمێک سیناریۆکە ئەچێتە بەردەستی بڵێ نایکەم، کە بە دڵی نییە بڵێ نایکەم باشە، و کاتێکیش بڕای بەم فیلمە هەیە، بڕای بەم دەرێنەرە هەیە کە ئەڕاتە سەرسێت لەگەڵی و مناقەشەیەک ئەکرێت، بیر ئەکرێتەوە لەسەرەوەی کە ئەم دیزایانی فیلمە ئەبێ بەم شێوەیە بێ، کە چووە سەرسێت نەڵێ دەی من حەقم چییە تر دەرێنەرەکە ئەوەیە بێ، کە بەڕاستی سینەماتۆگراف ئەگەر بێت و غەڵەت قبول بکات ئەمە لە بنەمایە خۆی سینەماتۆگراف نییە. ئەوە ڕائێکت لەوانێ منێ 100 کەس دژی ئەم ڕای من بێ غەڵەت قبول بکات سینەماتۆگراف بێت، چکە سینەماتۆگراف هیوادارم لام نایابێت لە پرسیارەکەی و پرسیارەکەی بە جۆرێکی کە نەکردبێت دەتوانین باسی هەنێ لایەنی تریش بکەین. سینەماتۆگراف ئەخلاقە باشە، کاتێ تۆ بینەرە بەرچاوی خۆ با فیلم کامێرە دیجیتاڵ نەبێ، کامێرە فیلم بێ باشە، کاتێ تۆ فیلمێکە سووتێنی پەنجا ئەنی بە دوگمەیەکی سوورە، ئەگەر ئیشەکەی خۆ خۆش بێت ئەمە تۆ مێژوویەکە نووسیتەوە، بە پەنجەی تۆ مێژوویەکە نووسرێتەوە باشە، بۆ قبوڵیەکەی شتێکە قەناعەتی پێی نییە کە مەسئولی لێی بۆ قبوڵیەکەی بەدەست و پەنجەی تۆ بنووسرێتەوە، بۆ قبوڵەکە بەدەست و پەنجەی تۆ تۆمار بکرێت، لەبەرەوە بێ شەڕی ئەوە بکەی کە ئایا سینەماتۆگراف چیە. کاتێک کە تۆ لەم شتانە تێگەیشتی کاک پەیوەند کە ئەم شتانە و کردوتی نە ئەمە غەڵەتە نایکەم، نە ئەمە دوایی داناندرێ، کاکە ئەمە فڕە ئەدرێ، کاکە ئەمە باش نییە، کاکە من 200 تەیڕا ناکێشم بۆ تۆ دوانیان دابنی، چکە من ئیشەکەی خۆم خۆشێ، هیلاکی خۆم مستافەکەم خۆشێ، چکە سینەماتۆگراف بەرپرسە لە جێی شێر بەڕاستی جەماعەتی لایکە، یەک دنیا خەڵکی بە جەماعەتی کامێرەیە 15-20 کە لە ژێردەسیەوە ئیشەکە، تۆ چۆن قبوڵیەکەی هیلاکی تۆ دەرهێنەرێکی نەشارەزا لەگەڵ ڕێزم بۆ دەرێنەرەکان یاخود کەسانێکی نەشارەزافن بەخۆتەوە 15-16 کەس بخەنە مەینەتی و هیلاکی و لە کاتێکشا دواتر دیلێت ئۆڵێک لەناو کۆمپیوتەرێکا بەزایە بچێت باشە. ئەمە بەڕای من ئەگەر باس بکەی ئەمە لەلایەنی ڕۆحیەتەوە سینەماتۆگراف بەبێ ئیشەکەی خۆش بێت و ئیشەکەی خۆی بناسێت باشە، و دواتر سینەماتۆگراف ئەبێ جوانناسیەکی باشی هەبێت باشە. کاتێک کە سینەماتۆگرافێک دەرێنەر بۆی باسیەکات ئەڵێ من کارکتەرێکمێ لەم حاڵەتە سایکۆلۆژیایە یاخود لەم حاڵەتە بیرکردنەوەیەت یاخود نازانم پلانێکی وای هەیە باشە، بیر بکاتەوە سەقافەتیەوەی هەبێ، بیرکردنەوەی ئەوەی هەبێ، ئۆکەی بڵێ من چۆن بتوانم دەموچاوی ئەم کارکتەرە بێنمە دەرەوە بۆڵدی بکەم بۆی ئەو شتە باشتر بگەڕێنێتەوە، گرنگی بە ڕووناکیەکانە بەی، گرنگی بە ئەنگڵی کامێرەکانە بەی، گرنگی بۆ شتانەوە بێ. ئەمە هەموو لایەن ئەوانن کە سینەماتۆگرافی باش بیری لێکات، چکە سینەماتۆگرافی باش کە بڕیار لە دروستکردنی لەختەیەکە بیرەکاتەوە، قەلەقە بێ وەکو شێتی لێ بەتایبەت لە سینەما، ینی بیرەکاتەوە تا چەند مەفهومی ئەم لەختەی ڕاستە و لەسەر ئەو هێڵە ڕاستەیەکە هەبێت. بەشی دووەمی پرسیارەکەی عەفو لا چووە لەسەر شاشە بیرم چووە هێنامەوە. گرنگترین تەکنیکە نوێیەکانی سینەماتۆگرافی چین؟ کاک پەیوەند تەکنیک من وەکو باسمان کرد، من کەسێکم زۆر دوورم لە تەکنیک باشە، وەکو تەکنیکی ئەوانە بڵێ کە لە بەردەستایە کامێرە و لێنس و لای تۆمانەوێش بەشێکە لە تەکنیک. من بەڕاستی ئەیان ناسم، بەڵام ئەزانم چۆن بەکارێن، نەزانم ناویان چی، ئەزانم زۆر چۆن ئیشەکرێن، بەڵام قەت هاوڕێیانم لەوانەیە شایەتی ئەو حاڵە بن ئەوانەی کە هەمویان ئیشم لەگەڵ کردو، قەت ڕۆژێک لە ڕۆژان مەوزوعی کامێرە و مەوزوعی لایت و ئەم شتانە حەدیمکان بە PPC ئیشەکار چەندە نەمکردو بە کێشە، بیرم لێ نەکردوێتەوە. و ئەگەر باسی تەکنیکی بکەین لە ڕووی فکریەوە بۆ سینەماتۆگراف چییە؟ ئەوش هەر وابەستەیە بە سیناریۆی ئیشەکەەوە بە فکری دەرێنەرەکە باشە، چکە بەڕاستی لە کۆتایی هەموو شتەکانە دەرێنەر بڕیار لەسەر ستایل و بڕیار لەسەر فۆرم و بڕیار لەسەر هەموو دیتەسەکانی فلم لە لای دەرێنەرە، لە منەم شتەمەیە جا تۆی سینەماتۆگراف
لەو بیرکردنەوەی دەرێنەرەکە تێگە یاخود حەزی لێ یاخود حەزی لێ نیترۆ بڕیار لای خۆتە کە بڕیاریە ئەم فیلمە دروست بکەی ئۆکەی من لەوانەیە چەندی شتێکم کردووە بڕیاری هەڵەی ژیانم بوو بێ کە کردبێتمەوە سینەماتۆگراف لەبەرەوە حەزم کردووە ئیش بکەم یعنی وتومە تاکەی من نەتوانم پرۆژەیەکی وام هەبێ زۆر شتم قبول کردووە کە چوومەتە ناو پرۆژەکەەوە بەڵام لە کۆتاییە کە ئیشەکە تەواو بوو چۆتە سەر شاشەکە ئیشەکەی خۆمم بینیەوەتەوە ناکاکە من ئەمە زۆر لەمە گەورەترمان کرد تووشی نەخۆشی نەفسی کردوم ینی هەر بەڕاستی ئەڵێن تووشی نەخۆشی نەفسی کردوم کە لەوانێک زۆرێک لە برادرانم ئاگداریەوە دایم بۆڵە ماتۆ دایم مناقەشەم کرد بۆ ئەمە بێ وای لێبێ چۆن ئەبێ ڕێگە بدرێەوە وای لێبێ کاکە ئەوە وانە چی ئەم شتانە ئەمە کاریگەریەکی خراپی لەسەر دروستکردن بەڵام لە کۆتاییە کە تۆ بڕیاریە سینەماتۆگرافی ئیشێوی کەواتە قەنەعەتی بەو ئیشە هەیە کە ئیشەکە خراپ دەرچوون نابێ خۆتی لێ بزیتەوە ئەگەر نەو کرد کەواتە سینەماتۆگرافێکی باشی ئەو وردەکاریانی تریش کە پێشتر باسمان کردیەوەدارم توانی بێتم لە پرسیارەکە تێگەیشت بێتم وەڵامی شمارێتە بەڵێ هەر لیناخانەڵێ ئایا کاک خەیبەر هەوڵی داوە گەنجان فێر بکات بە سینەماتۆگرافی لیناخان بە خۆشحاڵیەوە ئەو شتاڵێن لەوانەیە دایان گەنج بە حکمی ئیشمەوە من بە دائیمی ینی لە مانگێکە لانی کەم 5 ڕۆژ 6 ڕۆژێگەل لەسەر سێتم بێزگە لە پریپرۆدەکشنەکان هەوڵماوە عملیان گەنجێک کەسێک هەبێت کە لەگەڵ منیان لە ئیشکردنا یەکسەر بگاتە ئاسپ پلەیەکی باش نەگەوەی دابنیشم کامێرەیەکی بۆ دانێم لەسەر ستاندێ بڵێم ئەمە کامێرە وایە ئەمە وایە لەسەر سێت عملیان ئەوەنەی کە خۆیان اعترافیان کردو یا خۆیان باسییان کردووە توانیانە سوود لە من ببین چکە هەمیشە حەزم کردووە عەفو حەزم کردو ئەوەی کە ئەیزانم خەڵک بزانێت چکە تا ئەوەی من ئەیزانم کەسێکی تر فێر نەبێت من ناتوانم خۆم فێری شتێکی کەم یاخود بەدوای شتێکی کە ڕابکەم یاخود بیر بکەمەوە کە منەبێ ئەبدەیت بکەم فێر بم چکە ئەوەی من ئەیزانم کەسی تر فێرە بێت دواتر لاانێ زۆر لە من زیاتریش فێر ببێت باشە ئەمە ناگوەکم نافەسەیەکی پێ ناخۆش بوون یاخود غیرەیەک بەڵام میترەمە یاسای ژیانە هەمووان هەوڵێن زیاتر بزانین زیاتر فێر ببین لەو هونەرە یاخود لەو ئیشەی خۆمان کە هەمانە زیاتر لێ بچینە پێشەوە بەڵام ئەوەی لە توانامان بوو بێت و ئەوەی کە توانی بێتم بە شێوەیەکی ڕاستەوخۆ بێ بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بێ توانیمە سوود بگەێنم بەو چوار دەورم کە ئیشیان لەگەڵا کردوم و هەچ کەسیش لە ڕێگەی سۆشیال میدیا پرسیارێکی لە من هەبوو بێ یاخود شتێکی لە من هەبوو بێت بە خۆشحاڵیەوە جواب ماوەتەوە ئەوەی کە زانی بێتم لە تواناما بوو بێ و تەجروبەم کرد بێ پێم وتوە چکە من قەناعەتم بە یەک شتێکا سەرکەوت عەفو شتێک خۆم تەجروبەی نەکەم نایڵێم چکە هەندێک ئەیناسم ئەم شتە کە لە هۆلیوودا کرێ یاخود لە شوێنێکە کرێ دەیان فرێمێلانێ من تۆستی پێ نەکەین ئەمووی مۆزوعی ڤیژۆڵ ئیفێکت بێ بۆ نمونە باشە شارێکی دروست کردووە لە 5 مەتری واقعی داناوە ئەو لاکێمی کردووە بۆ کاتە سینەماتۆگراف ئەڕاتە مەفهومێکی تر دێبت و بۆعد و لێنس و ئەم شتانە ئەڕۆنە مەفهومێکی ترێن بە منوتەوە باش ئەو کاتە من لە خۆم وەسم چی قسەیەک لەسەر ئەم شتە بکەم کابرا بە منەڵێ ئەوە فلانە لەختە چۆن بڵم ناتوانم قسە لەسەر سینە بکەم لەوانەیە کابرا بە کامێرەیەکی ئایماکسی و لۆنگ شۆتێکی تەواو گەورە ئەم سینەی وەرگرتە بێ دواتر بە ڤیژۆڵ ئیفێکتی تێکەڵ کردو هێناوێتی و بردوێتی ئەم سەرسەری پێکدەوە هەستە سەیرەکەی حەجمەکە میدیەم لۆنگ شۆتێکە باشە کارکتەرەکە بوو بە میدیەم لۆنگ شۆتێک ئۆکەی یعنی من هەستم لە خۆمەوە بڵێم چی لە لەم حەجمی لێنسە چۆن مناقەشەی ئەم حەجمی لێنسە بکەم دێفی ئەم لێنسە چۆن باس بکەم کە ئەلکترۆنیە لە ڕێگەی دایان بەرنامەوە ئەم ئاوت فۆکەس و شتە کراوە لە برۆ کە باش لێ تێ نەگەیشتم ناتوانم باسی بکەم کە خۆشم تەجروبەم نەکردوێ ناتوانم قسەی لەسەر بکەم دەست خۆش با بێمە سەر پرسیارێکی کاک ڕاڤیار نەوزا دەڵێ بۆچی تا ئێستا مۆدێکی کوردی سینەماییمان نییە لە باشوور بەڵێ سیرکە ئوستازیان ئەمە پرسیارێکی زۆر گرنگ بوو بەجێ ئێمە بەڕاستی فیلمی کوردیمانەیە بەڕاستی مۆزوعی کوردین فیلمەکانمان هەموو شتەکانمان هەن حازری بەڵام کێشە گەورەکەمان چیە کاک سەرکەوت کاک ڕاڤیار کێشە گەورەکەمان ئەوەیە ئێمە بنەمای تەختیتی وڵاتمان غەڵەتە سەقافەتی وڵاتمان غەڵەتە ڕۆشنبیری وڵاتمان غەڵەتە باشە
بەبێ ئەوەی بڵێم لەگەڵ ڕێزمان چکە سینەما ئەمە بنەماکانێتی سینەما هەندەسە بنەمایەتی سینەما معماری بنەمایەتی سینەما هەموو هوەرەکان کە تۆ ئەیبینیت لەم دنیاە ینی ئەبن بە کەلتوری تۆ ئەبن بە بناغی تۆ کاتێک کە من هەڵەسمەوێ لە کۆڵانێکی سلێمانیا ئیش بکەم کێشەیەکی کوردی کێشەیەکی خێزانێکی کورد لە ناو کۆڵانێکی سلێمانیا بگوازمەوە خانوویەکەم کابرا لە هۆڵندا ژیاوە هاتووە تەپ خانوویەکی هۆڵندی دروست کردووە ئەم معجیبی ئێرانە هاتۆ تەپ ستایلی خانوویەکی ئێرانی دروست کردووە وەزیری تەختیتمانە نازانم ڕێگاڵبانمانە چیە لە خۆی سەر شۆستەکەی کردو بە شۆستەیەکی تورکی و قیرێکی ناشرینی عەرەبی نازانم هێنایەتی دایناوە ئێمە یەکەمین شت لە ڕووی میعماریمانەوە کەوتوین لەبەرەوە ناتوانین وێنەیەکی کوردی ببینین لە ناوی شەکان چکە لە ناو دیزایانی ئێمە شتێک نییە ناوی معماری بێ ئێمە بتوانین سینەمای لەسەر بنیاد بنین بۆ فیلمێکی ئێرانیە بینین ئەگەر کابرا حیوار نەڵێ بەس بڕوات بە شەقامەکانی ئێرانە بە شەقامەکانی تورکیا بە نازانم بە بەرلینە نازانم بە هۆلیودا بە ئیتالیا بە هەر شوێنێک ئابڕای ئەکسەر تۆڵ لێ ئەمە فیلمێکی ئیتالیا باشە بۆ لە بەرۆی یەکەمین شت ئەتمۆسفێری وڵاتەکە وڵاتێکە هەیە باشەکە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ خەلەلی سیاسیمان کە گرنگی نیان بۆ شتان بەڵێ من ئەڵێم سینەما دەوڵەتە سینەما دەوڵەتە بەڵێ من ئەمە بۆ چوونی مناڵم سینەما دەوڵەتە ئەگەر دەوڵەت سینەمای نەبوو دەوڵەت نییە سینەماسە سینەما هۆشمەندیە سینەما جوگرافیایە سینەما هێزە ئەو لەشکرەی کە دەوڵەت بەکاریە ناگە سینەما نەبێت وجودی نییە و لەشکرە چیە هیچ نییە بەداخەوە کاکسە ئەمریکا پێشەوەی پێ بۆ وڵاتانە بە سینەما هاتۆتە وڵاتانە گەنجێکم بۆ بدۆزنەوە لەو سلێمانیە لەو هەولێرە لەم کوردستانی باشوورە حەزی بەوە نەبێت لە ڤیزە یان نەسیبێک پڕ نەکاتەوە نەچێ بۆ ئەمریکا سینەما مناڵێکم بۆ بێنە هێشتا زمانی کوردی پارا و فێر نەبووە سەیری یوتوبەکە سەیری فیلم کارتۆنەکانەکە لە خۆیەوە کۆمەڵێ شتەڵێت ئینگلیزی نییە بەس بە ئاوازی ئینگلیزیە ئەمە سینەما هاتۆتە ناو مێشتی مناڵەکانیشمانەوە سەرکردیان ئێمە هەمیشە هەمومان نزانین سینەما حەوت جۆر هونەرە کە تێکەڵە و ئەم حەوت هونەرە تا سینەما حەوت هونەر تێکەڵ بۆ سینەما هەر بۆ پرسیارەکەی کاگە ڕاویار بوو کە باسی ئەوە بکەین بە کورتی وڵێ مودی سینەمامان بۆنێ مودی سینەمامان ئەوەیە بەڕاستی تۆ جارێ لۆکیش تۆ جارێ ئەسەن خۆ نازانین لە چی شارێکە ئاژی ئەسەن نازانی مودی کۆڵانەکە و چی ئەسەن هەر نازێ ئێستا من نازانم بۆ نامە ئۆفیسەکەی منە من نازانم چۆن بیکەم بە کوردی بۆ نمونەیانی باشە لەبەرەوە ئەزانم چۆن بیکەم بە کوردی ئەزانم چۆن ئەتمۆسفێرەکەی چاک بکەم زانم چۆن شتەکان بکەم بەڵام لە ڕێگەی ڕۆشنبیریمان و کەلتورمان و کۆمەڵێشتەوە هەمانە هەنێشمان لێ زەوت کراوە هەنێشمان لێ ینی لێمان حەپس کراوە کابرا هەڵەسێ گەڕەکێکەکە بە ماڵ لەسەر ستایلێکی کەس نازانێ کوێیە یعنی سەقافەتێک لە وڵاتی ئێمەیانە بێ پلانێکدانێ بڵێ کاکی جانە وڵاتە بێ شتێکی هەبێ بناسرێتەوە هەموو فیلمەکانی ئێمە کە تا ئێستەی ژەیناسینەوە لادیەکانمانە شاخەکانمانە بەفرەکانە کە من جێگەی شانازیە بۆ ئێمە بە زمانێکی خراپ باسی ناکەین هەورامانمان ماوە کۆمەڵی لادی ترمان ماوە سنوورەکانمان ماوە ئۆکێ وەڵامە فیلمێکە دەی زۆر لە کوردیەچێ باشە ئەمە سەڵ زمانەکەیشمان لە ناو چۆ بەڕاستی ینی ئەسێمە قساکەین بەیەکەوە لەوانێ من خۆم بەدڵسۆ سینەما بزانم بەڵام ناتەواویەکەم وەیە کۆمەڵی قسەمەیە ڕوشەی عەرەبیە پێم وایە ڕۆژانەی خۆمە کوردی بەکارێم ئەمە زمانمان لێرۆ کە تۆ ناڵێ مودی فیلمێکی کوردی بۆ دروست بێ ئەبەگەر من بە ئێژم و بێژم قسە بکەم یاخو نازانم بە زمانێکی سۆرانی سرف قسە بکەم خەڵک گاڵتەم پێگالەکە بە کوردیەکی زۆر ڕاقساکە باشە هەموو ئەم شتانەیە کە تۆ مود ناتوانانی دروست بکەی باشە سەما لای ئێمە چییە کاکیجان خەڵک پێی وایە لەسەر ستێجە خۆ بجوڵە ئینترێمە سەمایە ناکاکیجان هەموو ئەو شتانەی ڕۆژانەی من و توەیەکە ئەیبینی هەموو ئەم جۆری قسەکردانی ئێمەیە هەڵچوونەکانمانە هاتوچۆکانمانە حرەکەکانمانە دایکمە بینم مانگێکە نەمبینی و ڕیاکشنم چییە لە دوێنێەوە ئەیبینم ڕیاکشنم چییە ئەی برادەرەکانم ڕیاکشنم چۆنە تەسەڕوفمان چۆنە بۆ هین دەناسرێتەوە کە داوای لێبرنەکە یەکسەروالێک هەموو عالەمە کەزان ئێمە فیلمێکی ئەم حرەکەی هین لە ڕێی سینەماوە بۆ بە لۆگەی
لۆگۆی احترام و ڕێز لە فەیسبوک و لە هەموو جێیەکانە تاوە سەرجوڵاندنێکیان شتێکیان ئێمە ئەم ئوستاجان ئەی گۆڕین یعنی کابرا هەیە کاکە من برادری خۆمە ناسم زۆر 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 خۆی بە کەسێکی باش ئەزانێت لە سینما و بالفعلی ژوایە باشە بەڵام کە سەیری فیلمێکە کات تۆزێ بەرنە فیلمێکی کوردێکرا الله هۆلیودیە ئەوە چییە ئەڵێ ئەمریکیە یاخود ناوە ئەڵێ ئێرانی ئەڵێ کاکە بۆ ئەمەە ئەبێمە ئەم شتانی خۆمان نەناسینەوە جا لەبەرەوە هەر پرسیارەکەی کاگرابیار بەڕاستی کاگرابیارگیان مو دروستکردنی فیلمی کوردی تۆ بتێ ئەمە مودێکی فیلمی کوردی بێ من ئێستا شتەکانم تۆزە بەشپرسی و بینێستا توانین لەسەر حەوجۆر هونەرەکە قسە بکەین کە هۆکارەکانمان چین هۆکارەکانمان هەموو ئەم پارە خۆر و نامسەقف و نەزانانن کە وەکو چەند کۆمپانیایکی گەورە بەربوونەتە گیانی ئەم خەڵکەی تر ئەم لەکوێ ئەژی لەکوێ خانووەکە لەکوێ دیزایانی چێ بەر دەرگاکەی چۆنە حەوشەکەی چۆنە دەرگای حەوشەی چییە کەس سابی بۆ ناکات سەقفی ماڵەکەی چییە بۆ لە تورکیا ئەگەر خانووکەی بێ سەقفەکە و قرمت بێ یانی بۆ خەیبەر هەر لیناخان ئەڵێ لە زۆر فیلمە ئەبینین فلترێک بەکار هاتووە ناو سیارە دیار نییە بۆ ئەوەی نەزانی چێ شوفێری سیارەکەیە لە ئەڵلقەکانی داهاتوو وردە وردە ڕوونیە کاتەوە ئەمە وەکو ڕوونکردنەوەیەک لەسەر مەسەلەی بەکارێنانی فلتەر وابزانم پرسیارێکی کەشیە بار و پرسیارێکی تریشی بۆ بخێنمەوە بۆ بەڕێستان بخێنمەوە ئەڵێ درێژترین ماوەی گرتەیە کە تۆمارت کردووە چەند بووە ئایا حەزەکەیت گرتەی درێژ تۆمار بکەیت بە یەک تەیک لیناخان یەکەمیش بۆ ئەو پرسیارێکە ئەگەر بڵێم وازەحتێ نەگەیشتوم نازانم بەخوا ئەوە چۆن فلترێک بەکارێنین بۆی سایقی تەکسیەکە ئەوە من بۆ چوونێکم لەسەر وەڵامی ئەو بابەتە هەیە ئەوە فلتەریش بێت ئەگەر فلتەریش نەبێگە لە جار فۆکسی کامیرەکە لێڵیەک بە دیمەنەکەدا نایەڵێ سایقەکە یان ئەو کەسەی کە با بڵێن کارکتەرەی دوایی لە کۆتاییە یان لە با بڵێن بینای درامی فیلمەکەیە دوایی ڕۆڵێکی بەرچاوی ئەبێت بەڵام لە سەرەتایە پێمان ناڵێن کێیە ئەوە ئەکرێ فۆکسەکە ناڕوون بێت یا فلترێک بەکاردێت یا شتێک بەکاردێ ئەتوانرێت نەهێڵی ئەو کارکتەرە دیار بێت تا دوایی لە کاتی پێویستی خۆیان دەرەکەوێت بەڵێ هیوادارم پرسیارەکە وەڵامەکە کاکسەکە گەشت بێت وەگەر ڕوونتریشی کات و توانین ناقەشی بکەین درێژترین ماوەی گرتە کە تۆمارم کردووە لیناخان من زۆر حەزم پێشتر باسم بێ حەزم لە ئیشی لۆنگتەیکە چ بە هەندڵ بیکەم یاخود بە مۆزەی دیجیای ڕۆنین وە خۆم ئۆپەرەیتیڤم ڕاستم خۆم لە ستەیدیکا مشتم بەکارمێناوە لێ نازان بەڵام دیجیای ڕۆنین گەنجیم بەکارمێناوە یعنی تا سێژار حەزم لێ لە جۆڵەیە و تەکنیکە من تا ئەوەی کە ئاگادارم تا 8 دقە 8 بۆ 10 دقەم هەیە ینی سینمەیە 8 بۆ 10 دقە کە کامێرە فۆڵۆی کردووە ینی بەبێ کەڵ بەبێ دابڕان 8 بۆ 10 دقەم هەیە سینی وام هەیە کە ئیتر تەواو تۆ هەستی پێ ناکەی کەکەتە و ئەوە نەم هەیە بەڕاست ینی ئەچوومەتە میدیەم شۆتی کارکتەرەکە هاتوومەتەوە لەو شۆت بەپێی جوڵەی کارکتەرەکان بەپێی ئەو بلۆکانی کە بۆ کارکتەرەکان دیاری کراوە بەدایمی کامێرەم لە جوڵایە بوو کەتیژ نەبوو بەڵێ کاک حەمەتاری قەڵێ ماندوو نەبن کە خەیبەرجان هیوادارم لە ئایندە کارێک پێکەوە بکەین زۆر سپاس دەڵێ هەر کاگڕەوە ئەحمەد دەڵێ مامۆستاگیان لێ بپرسە بڵێ بۆ پێت ئەڵێن ڕابەری ئەفکار بێزەحمەت ڕابەری ئەفکار کاگڕەوە ڕێز و حرمەتم هەیە بۆی خۆشمەیە ئەوە گەورەی خۆیەت یەرچێڵێ کاگڕەوە گەورەی خۆیەتی پێی وایە من ڕابەری ئەفکاری ئەوم پێی وایە بەڵێ کاگی یوسفەکرێ مەڵێ دەستان خۆش بە هیوای سەرکەوتن کورد پێویستی بەم جۆرە بابەتانەیە بۆ هیوایی ئێمەش بتوانین بەردەوام بین لەم خزمەتە کاک پەیوەند قەرەداغی جارێکی کاڵێ دەست خۆش کا خەیبەرجان ئەلبەت لە بیری نەکەین وەک ئیزافەیەک بۆ وەڵامەکەی بەڕێستان هەستی داهێنەرانەی سینەماتۆگرافەر گرنگترین سیفەتێکە کە پێویستە هەبێت لێرە نییە
ڕەنگە هەش بێت من ئاشنایی نەبوو بێتم بووبوونن. بۆ نمونە ئیمانۆیل لۆبزکی لە فیلمی بردمان کە خەڵاتی ئۆسکاری بۆ دووەم جار لەسەر یەک بردەوە، تەواو کارە سینەماتۆگرافیەکەی جیاواز و داهێنەرانە بەراورد بە بەرهەمی پێشتری فیلمی گراڤیتی بووە. من 100% لەگەڵتم. هیچ سینەماتۆگرافێک لە دنیاە ناتوانێت کامێرێ بخاتە سەرشانی بڵێ ڕۆم فیلمێک دروستەکەم. باشە ئەگەر دەرێنەری لێ بکەینەوە باشە. لێرە ئەگەر سینەماتۆگرافی کورد تۆ پێوا بێت هەستی داهێنەرانی سینەماتۆگرافیانی نییە و نەبووەوە هەوڵی بۆ نایەوە، هیوادارم بە ئیشەکانە بڕۆیتەوە بە چاوێکی دۆستانەوە سیر بکرێت. باشەوە بە چاوێکی کاڵێم دۆستانە، نەگەوەی ڕەحمی پێ بکەی، نەگەوەی بە جۆرێکی کەبیری لێ بکەیتەوە. باشە دڵنیا بە من دڵنیا دەکەمەوە ئەم فیلمانەی کە کراوە بە باش و بە خراپیەوە گەر سینەماتۆگرافی خەڵکی خۆمان گەنجی ئەم شارە گەنجی باشوور بابمە بە تایبەت باسی باشوورەکەین لە ئێستا هەسا بە فیلمێکی تەسویر کردبێ قەت تەسەوری ئەوەی لێمەکە $50 50,000 ئیسفادەی کردبێت لەو فیلمە خسبێتێ جیفانی. باشە قەت تەسەوری ئەگەر باجی نابێ ئیسفادەی نەکردو، ئەگەر ئیسفادەشی کردبێ بۆی بخەمڵێنیتەوە بەو ڕۆژانی کەیە بۆ سەرسێت و ئەڕات و ئەم سەرەکە و پارەی کە وەری گرتووە خواردوێتی. باشە لەبەرەوە ئەمە هەستی داهێنەرانەیە، ئەمە ئەتوانی پێی بوترێ داهێنەر، ئەتوانی پێی بوترێ جەنگاوەر، ئەتوانی پێ بوترێ لە ریزی پێشوێت هەوڵات داهێنانێ بکات، هەوڵات خۆی فێر بکات، هەوڵات پلانێکی باشێ بێ، هەوڵات سوچێ بدۆزێتەوە بۆی داهێنانێکی تیا بکات. بەڵام کاتێکە ئێمە ئەم شتانە نابینین، وەک داهێنان نایبینین، وەک هەوڵ و ماندوو بوون نایبینین، وەکەوە نایبینین کە هەنگاوێکی باشمان بردۆدە پێشەوە لە سینەمای کوردیا وەک ستافی سینماتۆگراف باسیەوەکەین، ئەوەی تر هەچ کەسەوە ئازادە بیرکردنەوەی خۆیەتی. من نازانم تۆ تا چەند معجیبی ئیشەکانی دەرەوەی تا چەند تا تاوەکو چەند مقارنەیەکەی بە نیشانەی کە لای خۆمان دروستەکە. ینی هەر زۆر دووربووی مەڕوانەیەمە فیلمێک دروستەکەین بە پارەی سینێکی وڵاتێکی نازانم وەکو ئەمریکا، لە کاتێکا کە ئێران لە ئێمەش کەمتر فیلم دروستەکە، بەڵام بە هەمان شێوە پارەکەی ئەوانیش بۆ خۆیان مقارنەی بکەیتەوە وەکو ئێمەوە. داهێنان لەناو ئەتمۆسفێراکرێ کاک پەیوەند، داهێنان لەناو ئەو سەقافەتەیەکرێ کە باسمان کرد، داهێنان لەناو کەلتورێکی جێگیرا ئەکرێ، داهێنان لەناو کۆمەڵێک برادری سینەماکارەکرێت کە 100 سینەماکارمانەیە بە 150 ڕێی جیاوازەوە هەرمێشتە تەقێڵی کو ئەم هەموو ڕادایی باشە خۆمان 100 کەسین بۆ 150 ڕێی جیاوازمانێ. داهێنان لەناو ساحەیەک ئاکرێت کە سوێنێ حکومە دەزانێ من سینەماتۆگرافم ئیشەکەم، یەت پێم مەڵێ وەرە تۆ خەمی ژیانە نەبێ، وەرە با من تۆ بخەمە سەرسکەی ژیانی خۆ، نەک بۆ ئەوەی وەزعی مادی و نازانم چی ئەم شتانە با زۆر ناکە، بارحاڵ بڵێ ئەمە اختصاص توی تر تۆ ئیش لە ناومایە بکە. داهێنان لەگەڵ بیرۆکەی بەقوەتە ئاکرێ، لەگەڵ سیناریوی باشە ئاکرێ. ئێمە سەدان سیناریوی باشمانەیە پەراوێز خراوە، سەدان و هەزاران سیناریوی خراپمانەیە لە پێشەوەن کە لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ تیکتۆک چی و بۆ نازانم کۆمەڵە پرۆسایە ئەبرێتە پێشەوە ئەو جۆرە فیلمە و جۆرە ئایدیانە دروستەکرێت. ینی بەبی تووشی تو ڕەبوونێکەبی. باشە بابێنە سەر پرسیارێکی کە پرسیارێکیکەی برادران لینا خانەڵێ هەندێک جار ئەبینین کامیرا ئەلەرزێ، چۆن بزانین هەڵەیە یان دروستە و بە مەبەست کراوە؟ لینا خان کاتێک کە تۆ داخلی چیرۆکێکە بیت، باشە داخلی چیرۆکێکە بیت، ئەم چیرۆکە ئەگەر بیل لە ئەتمۆسفێری سەرەتاکەی بکەیتەوە، ئەگەر بیل لەوە بکەیتەوە ئەمە لە ڕووی فکریەوە بیری لێ بکەیتەوە کێشەی کارەکتەرەکان چییە، باشە بکەویتە ناو کێشەی کارەکتەرەکانەوە، کەواتە ئەم جوڵەی کامێرە و ئەم لەرزە و ئەم هاتن و ڕۆیشتن و ئەم شتانە سینەماتۆگراف و دەرێنەر بە مەبەست بڕیاریان ناوە لەسەر ئەم شتە. بەڵام ڕێگە ڕاستەکەی ئەوەیە
تەجروبەی فیلمی کوردی مەکە، چکە فیلمی کوردی خودی خۆمان کاتێککە دانیشین بە دیار فیلمە کوردیەکانمانەوە ئەمەنە فیلمە کوردیەکانمان خراپن ئەگەر داهێنانێکی لە ناو فیلمەکەمان نابێ هەستی پێ ناکەین، چکە هەمیشە بینەری کورد لەگەڵ ڕێزم من خۆم بەر ئەو شتە زۆر کەوتومە ڕیسێرچیشم لەسەر کردووە هەمیشە بینەری کورد ئەوێ خێرا ئەو شتەی لە کۆڵ بێتەوە، یعنی ئەم فیلمە کوردیە بینێ یەکسەر نازانم کوڕەکە و کچەکە یەکسەر یەکتر ببینن قسە بکەن بە یەکەوە دەستێک بگرن و بڕۆنی تر بیر ناکاتەوە گرەیەک دروستە بێ پلۆتێک لەم بینایە دروستە بێ لەبەرەوە هەموو ناخۆشیەکانی بەرئەکوێ یەکسەر لە کامێرە بۆیە چی بۆیە ئاشنایەتێکی تاڵمان لەگەڵ سینەمایەکی خراپی کوردیا هەیە بەڵام ڕێگە ڕاستەکەی ئەمەیە ئەگەر لە فیلمێکی ئەوروپی ئێرانی خارجی دەرەوەی کوردستان سەیری فیلمەکە بکە بیدۆزەرەوە کە هەزەی کامێرەی زۆرە جوڵەی کامێرەی زۆرە بەڵام هەستی پێ ناکەی کاتێککە سەیری فیلمەکەکەی کە هەستی پێ نەکرد کەواتە ئەوە 100% ئەو چیرۆکە لەگەڵ ئەم جوڵەی کامێرایەکی گرتووت و مرتاحیت و هەدەفی سینەماتۆگراف و دەنێنەر پێکاوێتی بەڵام کە هەستی غەڵەتە کە هەستی بە جوڵەی کامێرەکە کرد غەڵەتە بەڵام ئەم تەجروبەیە تکاو لە یەکەم لە تەجروبەی فیلمی کوردیان مەیکە چکە ئێمە بە نوقتە غەڵەت لە خۆمان ئەیەنی نەدەنەوە لە تەجروبەی فیلمی غیرە زمانی خۆ ئەم هەستە وەربگرە ئەمە وەکو لایەنی هوەری پێتەڵێم وەکو لایەنی کە خۆ کەسێکی هوەریت ئەتوێت لەم شتانە تێبگەی لەم مەفهومانە تێبگەی ئەمە ڕێنمایی منە یاخود پێشنیاری منە بۆ بەڕێزی بەڵام لە فیلمی کوردیا هەرچی بکەی خراپە بەڕاستی ئەمیژانێ هۆکاری لە پشتەوەی تەسەورەکەم کاتێکی زۆری بێم ناقەشێ و حاڵەتە بکەین بەڵام کە هەستی بە جوڵەی کامێرە کرد بەرامبەر بە کارکتەرەکە و جوڵەیە غەڵەتە نابێت جوڵە هەبێت بەڵێ بزانم کاگارۆڵێ کاگارۆڵێ ئایا لەگەڵ چ کامیرەیەک مرتاحە و بۆ ئەو کامیرەیە بەڵێ مامۆساجان ئارویجان سڵاو ڕێزمێ بوو ئاروجان کامێرە من پێشتریش باسی ئەومان کرد کامێرە لای من بەڕاستی لە ئێستا گرنگجێکی وای نییە کە منەسم خەفەتی پێوە خۆم یاخود بیری لێ بکەمەوە بەچی مرتاحم باشە بۆ لە بەرۆی لەوانێ من سینەماتۆگرافیەک بم زیانی سینەماتۆگرافێک بم زیاتر حەزم لەلایەنی فکری کارێکی هونەری بێکە ئەکرێت باشە کامێرە لە ئێستای هەمووی باشە یعنی وەرە من کامێرەیەک ئەگەر قیمەتەکەی حسابکەی بە $700 و کامێرەیەکیش قیمەتەکەی حسابکەی بە $7,000 باشە بۆ من گرنگجێکی ئەو تۆی نابێت ئەگەر 3-4 لێنسی باش لە بەردەستما بێت کە بتوانم حەجمەکانم باش تەعامل پێ بکەم ئەو قوڵەی کە ئەمەی لەو لێنسایە دەستم کەوێت کامێرە لە ئێستای بۆ کار ئاسانی دروستکراوە بۆ کار ئاسانی ئەم کامێرە بە قۆتانە کار ئاسانی مۆزوعی ڤیژۆڵەکان یعنی مۆزوعی ڤیژۆڵ ئفێکت و CGI و هەنێ دیتێڵسی تر هەنێ مخریج پێویستی بە لۆنگ شۆتە ینی بەوای شۆتێکی تەواوەتیە حەزی لە سانسەرە کە سانسەری کامێرەکەی کڕب نەبێ حەزەکە فول فرێم بێ و کوالیتێکی نەرمتری بۆ بێنێ لایتی کەمتر بەکاربێنێ یاخودە و لایتانی بەکارێنێ نەرمتر بەکاربێترەمانە هەمووی مودی ئیشەکە دیارەکەن بەڵام لە ئێستەی ئێمەی کوردستان بۆ مۆزوعی کامێرە ئەم کامێرانی کە دروست بوون بەڕاستی بەس جیاواسی لە لێنسەکانەیە ئەینا ئەو مێشکەی کە هەیە منۆکو ڕێک سینماتۆگرافی خۆمە حەقەیەم بەخۆم ئەو ڕائەمەبێت وەکو حەزی خۆم کە بتوان میشی پێ بکەم و تەجروبەیشم کردو و هەنێ لە خەڵکەکانە و تەجروبانیان بینیوە بۆ من هیچ فەرق ناکە کامێرەیەکی بچووکی فوجیم پێبێ یاخود ڕێدێکم پێبێ یاخود ئاریەکەم پێبێ لە کاتێکا من چیرۆکێکی پڕمانە بگێڕمەوە چیرۆکێک بگێڕمەوە کە ئەو مودەی هەمەتیایە بێت ئەو مودەی ئەمەوێتیایە بێت بۆ من فەرق ناکە بە 3 لێنسی باش مەبێت ئەو لێنسە ڕاستەقینە ستانداردانە بتوانم مودەکەی خۆم لەگەڵ فیلمەکەی بجێڕمەوە بڕۆمە پێشەوە بەڵێ من بۆ چوونێکم هەیە لە سەرەوار بزافە بۆ چوونەکەی تۆ وەڵامی کاکارۆ لە خوێندنی لە خوێندنمە مامۆستایەکەم لە ستۆدیۆکەیە کۆمەڵێک کامیرە هەبوو کامیرەی مۆدێرن ئەمە باسی 2004ەکەم لێرە لەوێ لە ئەمریکا ئێستا لە سلێمانیم ببرن وتی پێی وتی ئێوە بڕۆن ئەم هەموو کامیرەیە خەمە بەردەستان باشترین هەڵبژێرن ئەم ستۆدیۆشتان لە بەردەسایە بە لێنس و بە ڕۆناکی و بە هەموو کەرەسەکانی تر بڕۆن بەکاریان بێنن
منیش ئەم کامیرە مۆدێل کۆنە بەکارێنم کە ڕەش و سپی بوو وتی دوو لێنسم بەنێ و لەگەڵ دوو ڕووناکیە بەکاریانێنم بزانن کاممان گرتەیەکی جوان تۆمارەکەین جەمە بەشی ئەو لەوێ لە چی بوو لە چاوی سینەماتۆگرافەرەکە بوو لە بیری سینەماتۆگرافەرەکە بوو چۆن بە لێنس و کامیرە و ڕووناکی داهێنانەکات بەڵێ هەرەوە وەک تۆ باشترین کامیرەت پێبێ باشترین لێنست پێبێت چی ئەڵەی باشترین و با بڵێنەوەی لەم ڕۆیا هەیە بڕۆ بەکاری بێنە کە نەتزانی بەکاری بێنی ئیسفادەی نییە با بێنە سەر بەڵێ خزمەت بە چیرۆکەکە ناکە چیرۆکەکە و باش نەبێت سینەماتۆگراف لە ئێستا سینەماتۆگراف چۆتە مەرحەلەیەک ئێستا هەموو کەسوانێ حد ئیمکان کوالیتێکی باشی واتە چکە بەڕاستی ئێمە یەک شتی گرنگمان بیر نەچێت ئێمە تا ئێستا مۆزوعی پۆست پرۆدەکشنمان باز نەکردووە لە کۆتاییە کوالیتی کامێرەی ئێستاوە نەبەرزەوە دەیان خەڵکی عاقڵ و بەتوانایشمان بۆ دروست بۆ لە مۆزوعی کەڵەر گرید و کەڵەر کۆڕێکشن و ئەم دیتەسانە بڕوا بکە جاری وای هەر لایتێ بۆ دروستەکەن یانی نازانم کۆمەڵی شتێ بۆکەن بێ بێنینەوە بۆ وانەی تر با بێمە سەر پرسیارێکی کەی لیناخان ئەڵێ ئایا سینەماتۆگرافەری کچ لە کوردستان هەیە یان دروست بووە من ڕاستی ئەمێ شتێک بوو بۆی تۆزە بیر بکەمەوە کەسێک هەیە بەڕاستی کە بە خۆشحاڵیەوە فیلمێکی درێژی تەسویر کردووە ناوی لانەیە باشە فەم فیلمەکە تەسویر کرابوو بەداخەوە من لەگەڵ هەنێشتی فیلمەکەیان نەبووم بەڵام کە مناقەشەیەکرا مناقەشەی سینەماتۆگرافی وشت کرا وتیان سینەماتۆگرافەکە ئەو کچەکە من نەمزانی ئەو کردوێتی چیەوە بەشتم بەستم یعنی سینەماتۆگرافەری عیبی چییە هەچ کەس بیکردە هەروایی کرد بەڕاستی سینەماتۆگرافی هەروە بوو فرێم مەزبوط ئەنگڵەکانی مەزبوط هەموو شتەکانی مەزبوط حەدی ئیمکان بە پێی ئیمکانێت یەکەمەی کە لە بەردەستیا لایتی کێشەی نەبوو ئەمە گەر هاوکاریەکی باش بکرێت بەڵێ بە دڵنیایە بێ بە سینەماتۆگرافە ئەو کاتە بێ بە سینەماتۆگرافێکی زۆر زۆر باش بەڵێ من ئەوەی کە بینی بێتم بە هەڵەیان نەچم ئەو کچەمانەیە لانە ئوستازیان وەڵی سەود نییە ببوورە و من لای خۆم دەنگم گرت بوو کاک حەمەدتاری قەڵێ پرسیارێکم هەیە ئەگەر کەسێک یەکەم جاری بێت بیەوێت فیلمێک دروست بکات و داوا لە کاک خەیبەری ئازیز بکات ئایا کاری لەگەڵ ئەکات بێت و دڵی گەر وەڵام بداتەوە مەبەستم پێشتر کاری نەکرد بێت وە سەرەتایی بێت مەبەستی دەرهێنەرەکە کاری سەرەتایی بێت وڵی کاک حەمەدتاریجان خۆ کەسێکی زۆر لە ناو ئیشابوو یاڵە نەبم کاگە حەمەی خۆمانە بەڵ خۆی زۆر زۆر لە ناو خۆی ئیشی کردووە خۆی دەرێنەرە کۆمەڵی ئیشی باشی کردو سینەماتۆگرافوان سێکە غەڵەترین شت لە دنیا ئەوەیە بەڕای من سینەماتۆگرافێک هەستێت ئیش لەگەڵ دەرێنەرێک ئابکا کە یەکەم ئیشی بێوەلی کە لەگەڵ یەکەم ئیشێتی هەر باباسی لەگەڵی ناکەین غەڵەترین شتێ سینەماتۆگرافێک پێشتر ئیشی زۆر کردبێت بڕوا لەگەڵ دەرێنەرێک ئایشکا کە یەکەم ئیشێتی لە ژیان هۆکارەکان چین یەکەم ئەم دەرێنەرە مرتاح نییە لە ڕووی نەفسی و سایکۆلۆژی ئەم دەرێنەرە مرتاح نییە هەمیشە چاوی لەم سینەماتۆگرافی هەمیشە لێ ئەترسێ هەمیشە قورستر گوێ بە بۆچوونەکانی سینەماتۆگرافەکەیە من بەش بە حاڵی خۆم حەزم لەو شتە نییە بڕۆمە ناو ئیشی کەسێکەوە کە یەکەم جاری بێ دەرێنان بۆ فیلمێ بکات باشە چکە دڵنیا بە تەجروبەی یەکەم کەس قەت ئەو تەجروبەیە نییە کە دووەم ئیش و سێمیشی بەدڵی خۆی بێ خودی خۆی یەکەم ئیشی خۆی قەت بەدڵ نابێت هونەر ئەمەیە ئوستازیان ئەمە شتێکە ناتوانین مناقەشەی بکەین ناتوانین بڵێن وانە ئەم شتە چکە دەرهێنان بەحرێکە تۆ ئەبێ خۆ ئامادە بکەی ئەم خەیاڵە بکەی بەڕاستی هەنێک کەس دەیە خەیاڵی گەورەیە بەڵام کە لەگەڵ یەکەم ئیشی دەست ئاياتێ سەیتەرە ناکا بەسەریە ئەکتەرێ بەگوێی ناکە ئەکتەرێ بە دڵی نییە کامێرەکەی لارە نازانم جەوەکەی خۆش نییە با لە خۆی وا خەیاڵی کردوم دەرێنەرە کامێرە بەمە دەروێسە شەستە باران ئەبارێ بەسەر ئەکتەرەکەمە ئەکتەرەکەم نەرم نازانم جگەرەیەک داگرسێنێ چی ئەمە خەیاڵەکەیەتی بەس کاکی جان
ئەم شتانە کە ئەڕۆیتە ئەرزی واقعی و هیچی بەدڵی ئەو نییە، هیچی نابێتە ڕاستیەک بووە و لەبەرەوە دروستیەکات بارانەکەی لابات فڵانەشتی لابات ئەکتەرەکەی دانیشێنێ چی دروستیەکات. بەڵام جاری دۆم کە ئێوێ فلم دروستکاتەوە چینێک خەتێک بۆ خەیاڵەکانی دائەنێ ئەزانێڵێ نە ئەو شتانەی کە ئەو خەیاڵە گەورانەی کە هەم بوو بۆ یەکەم ئیشم ناتوانێت جێبەجێ بکرێ قورسە بێ ئێستا باشتر بیر بکەمە بۆی ئیشی دووەمە بکەیت. لەبەرەوە من بۆ مەسلحەتی کەسێک کە یەکەم ئیشی بێ هەبوونی من یاخود سینەماتۆگرافێکی تر کە ئەزمونێکی کردبێ لە ئیشکردنە بەس زەرەرە بۆ کارەکتەرە، یعنی قەت نابێ بە یەکەم ئیشی ئەبێ کەسێک بێنێت کە ئەو کەسەیش هاوشانی خۆی لە تەجروبەی ئیشکردنی کردبێ بۆ ئەوەی تێبگا لە ئیشەکە چکە یەکەم ئەزمون یەکەم ئەزمونە. باش بەڵێ من لێرە ڕوونکردنەوەکە لەسەر ئاستی ئیشی جیهانی واڵێم بۆ سینەماتۆگرافەر بۆ دەرهێنەر بۆ سیناریست وشەیەکەیە پێی ئەڵێن متمانە بەنگلیزیەکەی پێڵێن کرێدت. سینەماتۆگرافەرێک کاتێک کەوێ لەگەڵ دەرهێنەرێکا ئیشکات سەیری کرێدت متمانەی دەرهێنەرەکە ئاکات بزانێ لە چی ئاستێکایە. ئەگەر ئەو متمانەی ئەو لەو ئاستەیە نەبێت کە ئەم ئەوێ ئیشی لەگەڵا بکە سینەماتۆگرافەرەکە ئیشی لەگەڵ ناکە و دەرهێنەرەکەش بە هەمان شێوە سەیری متمانەی سینەماتۆگرافەر و ئەکتەر و هەموو گروپەکانی تر و چەمکەکانی تری ناو فیلمەکە ئاکات. متمانە زۆر زۆر گەورەیە و بەبێ متمانە ئیشیش ناکرێت. کاک خەیبەرجان ئەگەر چاوت ماندووە ئەتوانین وانەکە ڕاگرین. لە خزمەتە مستازیان چی پرسیارێکە بێت چی شتێکە بێ هیوادارم توانی بێتم ئامادەی چەند پرسیارێکی کە هەیە حەزەکەمەوانە بخوێنمەوە دوای ئەوە ئەمەوێت ئەم شەو کۆتایی پێبێنی چونکە ترسم هیلاکت کەم چاوەکەمیت. کاک پەیوەن ئەڵێ پەیوەن قەراغیاڵێ من لێرەدا وەک بینەر پرسیارەکەم کرد کا خەیبەری ئازیز ڕەنگە کاک سەرکەوت لێم تێگەشت بێت. ئەوە کاڵێ ڕەنگە کاک سەرکەوت لێم تێگەشت بێت چونکە من چەند جار گەنگەشەمان کردووە لەگەڵ کاک پەیوەندە وەکو چۆن لەگەڵ بەڕێستانەوە بە تایبەت لە فلیم سازانیشە چەندوانەیەکی زۆر زۆر بە پێزی وتۆتەوە من خۆم سوودم لێبینیوە. ئەڵێ کاک سەرکەوت لێم تێگەشتوێ بینەرش دیوی و ناوەوەی ئەو هەوڵی پشت پەردەت نابینێ کە لە جیهانیشدا هەروایە هاوڕێجان هەر خۆی لەسەر جەم کایەکان وها بووە چونکە ئەو سەیری کارەکەت دەکات و وەک سینەماتۆگرافەر نایەت هەڵسەنگاندنت بۆ بکات لەسەر ئەوەی کولفەی تەرخانکرا و بۆت کەم بووە یان زۆر چونکە ئەو تەماشای واقعەکە ئەکات و ئەوەی دەگوزەرێ لە فیلمەکە. ڕێز و خۆشەویستی کاک پەیوەندیان من سوپاس دەکەم ئەم قسەکانی تۆ هەمووی ڕاستە کاک پێوەند بەڵام ئێمە ئەبێ لە شوێنێک شاوە هونەرمەند قسەیەکمان هەبێت لەسەر بینەرمان باشە لەسەر بینەرمان ئەبێ قسەیەکمان هەبێت. ئایا بینەری ئێمە تا چەند ڕۆشنبیرە؟ ڕۆشنبیر بۆ مانایی نەکە نەزانێت دەموچاوی چۆنە شوات نەزانێت چۆن ڕێزە دراوسەکەی بگرێ نەزانێت چۆن نانەخوا چۆن سیارە لێفڕێ چۆن ڕێزەگرێ. ئەمە شتێکە ئەمە سەقافەتێکە هونەر و ڕۆشنبیری هونەروی و هونەری و ئەم شتانش بیرکردنەوەیەکی ترە کاک پەیوەند. ئێمە نابێت بە عەقڵیەتی پیشەی خۆمان حەق بە بینەریشمان بین. ڕاست ئێمە ئازاد نین لەم شتە چکە یەکێک لە کارەساتەکانی هونەر ئەوەیە بۆیە هەموو کەس دەتوانێت بێتە ناو هونەرەوە بڕاتە دەرەوە لێ عاجز بێ ئاشتی کاتەوە خۆی تێ هەڵبا لە خۆی ببێ بە هونەرمەندی هونەرە هونەر ژیانە یعنی باشە ژیانێکە تەواو ژیان خۆی لە هونەر دروست بووە باشە لەبەرەوە هەموو کەس ڕێگە بە خۆیان بەڵام کەسانێکە کەمێک نزیک بن لەم دنیایی کە هەیە کە ئێمە تیاژین نابێت شەڕی سەقافەتی هونەری کەسانێکە زۆر گرنگ نییە بەلایەنەوە فلم چیە زۆر گرنگ نییە بەلایەنەوە چیرۆک چیە زۆر گرنگ نییە بەلایەنەوە چیە تۆ هەستی لە زمانی ئەوانەوە من تەوەق بین باشە تۆ ئەبێ لە زمانی خۆت و بیرکردنەوەی خۆتەوە چکە تۆ هونەرمەندی تۆ لە جیاتی ئەوەی بۆ نمونە گەنجێکی کەسێکی باشی کارەکتەرێکی لە بوارەکە
لە جیاتی ئەوەی هەش دێر 4 دێر بنووسی بۆ من بۆ نمونەکە ئێستای بینن ڕوونکردنەوە بی بە من کە بینەرمان واقع بینێت واقع نابینێت ئەوە ئەبینێت کە ئیگوزارێنێت ئەبێ ڕۆژانە دەیان 4 دێڕیوا بنووسی بۆ بینەرمان بڵێ بینەرمان تکاتان لە یەکەم ئێمە هونەرمەندی تکاتان لە یەکەمێەوەوا ئەکەین تکاتان لە یەکەمێوە ماڵەکانتان کۆڵانەکانتان بە شێوەیە دروستکەن بامە بتوانین سینەمای تیا بەرهەم بێنین تکایە کەلتورەکانتان بپارێزن بۆ ئێمە بتوانین ئەمەی تیا بەرهەم بێنین ئەوەی تیا دروستکەین بتوانین لە ڕێگەی سینەما و کۆمەڵێ شت بکەین بتوانین لە ڕێگەی کۆی گشتی هونەرەکانمانەوە هەنێ باس و خواسوانێ قسەیە بیکەین نەک شەڕی تێگەیشتنی بینەرەکانمان کە تا چەند مەیلیان هەیە بەلای فیلم و بەلای تێگەیشتنی فیلم و بەلای تێگەیشتنی کەلتوری و ژینگەی خۆمانە شەڕی ناتێگەیشتنی ئەوانەسی بە من نازانێ منیزم برادێکی کەی سینەماکار کەسی کەی سینەماکار هەستی لە زمانی ئەوانەوە ئەم یعنی جۆرە پرسیارێکی ئیحراجانە بێتە ئاراوە کە تۆ حەقی خۆتە و من لەو پەڕی سەقافەتی خۆتەوە قساکەم کاک پەیوەندیان چکە پرسیارەکان زۆر بەجێن زۆر معقولن بینەر ئەبێت تێبگا ڕۆشنبیری چێ چکە بەڕاستی من لەم چەند فیلمانی ڕابردووە هەنێک شتم بینی خەریکە لە پێستی خۆم هەنێ جاری ئەمە دەرەوە یعنی بینەری ئێمە ئەممەە بێ ئاگایە لە سەقافەدا منە بێ ئاگایە لە ئەو مەجای نییە لە مای کاکتێبێک بخوێنێتەوە بزانێ ئەم دنیای ئێمە بەرەوکوێ گوزارێ مەجای نییە بخوێنێتەوە بزانێ ئایا ژیان چییە لە وڵاتی ئێمە لە ناو دنیای کوردی ئێمە تاوەکو کە فیلمێکی کوردی شەبینەیە خود کارێکی هونەریە بینێ بیخەمڵێنێ بەو ژیانەی کە خودی خۆی ئێستایەتی بیرەکاتەوە لە هەنێشتی کۆنی نامەنتیقی نالۆژی گەڵێ وی ئەوە فلانش دووە فیسارش دو ئەمان گەڕێنەوە بۆ 50 ساڵ 6 ساڵ 7 ساڵ لەمە پێش ڕێگەی کۆمەڵێ هونەرمانەوە کە هەمانە بینەرمان قەناعەتی بەو شتە هەبێت دنیای یعنی ئەمە بکات بە دنیایەکی خۆی دیزاینی بکات لەسەر دنیای خۆی دواتر کە من فیلمێک دروستەکەم بڵێ فیلمی کوردی قەت باش نابێت وەرە من لە فیلمی ئالوودای پێت ئەڵێم دەیان کۆدی تایە بە سینەماکارەکانی خۆشمانەوە تااقەتیان نیە بیری لێ بکەنەوە کە بزانن ئەم کۆدانە چیە لە ناو فیلمی ئالوودەیە باشە تااقەتیان نییە بزانن ئەم شتانە چییە بەڵام لە فیلمێکی ئەمریکی تورکیا سەیریەکات باشلی تێگا جوانیش لی تێگا چکە بە دڵ و بەجیاندا ئەنیشێ بە دیارە و فیلمە ئەمریکیە تورکیا ئێرانیەوە باشە بەس کە ئەڵێ فیلمێکی کوردیە یەکسەر 150 ڕەفزەکات و ئەچێتە سینەما دانیشێ بۆ لە 150 ئێتۆ لە 100 کەوتوی یعنی لە 100 هەرکەمە بێتەوە لە 50 ئەو دێتە دەرەوە فیلمێکی خراپە ناتوانین ئێمە بە زمانی ئەو خەڵکە ئەبەم شێوەیە جوابی خەیبەر من بۆ چوونێکەمەیە گەلێ جار خەڵکانێک ئەتوانم بڵێم لەوەی برادری تۆ بێ برادریەرێکێ بێ لەم ئازیزانەی لێرە و توێتی فلیمسازان هەر قەسابخانەیە هەر زیادە کاکە ڕایگرن مێڵنم پێگەیە هەبێت خەڵکانێک گوتیانە زانکۆی سلێمانی بۆ فلیمسازیە دەبێ ڕاگیرێت دابخرێت ئەمانە منم بۆ چوونانم هەموو پێ باش نییە ئێمە هەموو لەسەرەتاین ئەوە نەمان پێ و ئیتر فیلمەکانیشمان ئەوە نەیتایە ئەوە نەی پێکراوە و هەموو جارێک هەر فیلمێک کە تازە ئەکرێت هەر دەرهێنەرێکە دێتە پێشەوە هەر سیناریۆستێک هەر سینەماتۆگرافەرێک بە خەونی ئەوە دێتە پێشەوە ئیشەکات کە فیلمێک بگاتە ئۆسکار و ببێ بە جیهانی بەڵام تواناکەی هەمومان بەسەرجەم هی کۆمەلگاکەمان هی کوردستان هەمووی پێنج پارچەکە ئەوە نێەوە مانگەێنێتە ئەوەنە هاوکارنی مامۆسای عەقلی زۆر باشمانێ بەڵام هاوکارنی من پێ دەڵێم 100 سینەماکارێ 150 بیرکردنەوەی جیاوازێکەمە نەخۆشیەکە پەری پێدراوە لە ناو خۆمانە هەروەکو ئەم حیز بوو نازام ئەم شتانەی کە ئەگوزەرێ لە ناو دنیامانەیەسە سینەماکار کارکتەرمان وای لێ هاتووە ینی قڕی چۆکەین بەسەرمانە باشە ئەنجا مامۆساگیان لەم ڕۆژانەیە من ڤیددیۆیەکم بینی ینی نووسەری گەورەمان کاک فەراد پیرباڵ بینیم لە عەرزا کەوتبوو ئەگریا باشە یعنی دەیان کۆمنتی سەیر و سەمەرە نووسرابوو بۆ ئەم کابرایە سەدانی سەیر و سەمەرەی بۆ نووسرابوو باشە ئەمە ئەرکەمە خۆ مەجبور نیم ئەسڵان نەر حاشای لێ یەکەم بۆ نمونە من چاوەڕێ و بینەرە بکەم
ئیشی منی بەدڵ بیابەتلی نەبێت تۆ نەتوانانی حرمەت لە پیاوێکی وا گەورە بگریت هەستی کۆمنتی نەشیا و بە پیاوێکی وا گەورە بنووسیت ئەی منێک چیم تۆ من بینەرێک بێت لە سینەما بە 10,000 بێتە دەرە بڵێ فیلمەکە و جوانە بۆ تۆ بۆ شتە بێتاقەتە بن کاک پەیوەند کاک سەرکەوت بینەرە چۆن ئەتوانێت ڕە لەسەر بیرکردنەوەی من لەسەر ئەو ناتوانێت 4 دێڕ لە کتێبەکانی دکتۆر بخوێنێتەوە بۆی بزانێ ئەم کابرایە کێیە دانیشێنم بە دیار فیلمێکی خۆمەوە بڵێ واو دەستی خۆش بێ فیلمەکە و لە فیلمێکی هۆلیودی ئەمریکیە چێ نازانم من بۆ چیمە ئەو بینەرم بۆ چییە بەڕاستی ڕێی ئەو بینەرم بۆ چییە کە بیبینێ یان نەیبینێ ئەوە لە ناو ئەمەی میلەتی کورداوە هەیە با بێمە سەر پرسیارێکیکەی لیناخان ئەڵێ لە برێکین بعد ئەبینین کە زنجیرەکە ڕەگ کراوە و ڕەنگ کراوە بە زەردیە ئایا سینەماتۆگرافەر هەستی ناخۆشی نییە لە تێکدانی ئەو ڕەنگەی کە وەری گرتووە و ڕەنگساز گۆڕیوێتی لە برێکین بعد زنجیرێک ڕەنگ کراوە لە برێکین بعد ئۆکەی من مەبەستی زنجیرەکە لە برێکین بعد ئەبینی زنجیرەکەیە برێکینگ بعد کە زنجیرەکە ڕەنگ کراوە بە زەرد ئایا سینەماتۆگرافەر هەستی ناخۆشی نییە لە تێکدانی ئەو ڕەنگەی کە وەری گرتووە و ڕەکساز گۆڕیوێتی سەیریکە لیناخان بەڕاستی من نازانم بیزەوت باسی کوام زنجیرەکە چکە بەڕاستی برێکم بعدم ینی نەمتوانیەوە سەیری هەمووی بکەم و ێستا بتوانم بە دیتیال قسەی لەسەر بکەم یا بزانم ئەو زنجیرە مەبەستی چییە نازانم با ناوەکە لابین ناوی زنجیرە دراماکە لابەرین بەڵام بۆ مناڵێن دیمەنێک کە سینەماتۆگرافەر ئیتر بە چاوی خۆی ئیشێکی جوانی لەگەڵ ئەو دیمەنەیە کردووە بەڵام دوایی کە ڕەنگساز ڕەنگەکەی ئەگۆڕن ئەیکەن بە ڕەنگێکی کە ئەوان بۆ بڵێن بە بەبەستێک لەگەڵ دەرهێنەرە ڕێکەکەون ئایا تۆ وەکو سینەماتۆگرافەر پێت ناخۆش نییە؟ ئوستا سەیریکەم لیناخان باش شتێکەیە پێ بڵێم هەر لە ئەفریقاوە نازانم لە شوێنێکە سیاست و سەرمایهدار غەدری لێ کردووە خەڵکەکەی چەساوتە و دوورە لە هەموو سەقافەتێکەوە هەتا وەکو ئەو وڵاتانەی کە لە ماڵەوە دانیشن لە پلۆپەڕی خۆشی ئاژین ئینسانە و یەک مێشکی لەسەرایە و یەک بیرکردنەوەی هەیە و یعنی مەجای بیرکردنەوەی وەکو یەکە بەستا چەند ئەم ئەقڵە شتی زیاییتیایەوە توانێت داهێنانی تا بکە نازانم بەڵام بۆچی ویستم ئەم نمونەیە بۆ بێنمەوە هەمیشە کە تۆڵی برێکین بعد ئیشی هیچ خواوەندێک نییە باشە ئیشی مرۆڤێکە وەکو من و تۆ لەوانەیە بیرکردنەوەیەگە بوو بێ لە کاتی پری پرۆدەکشنە لە پرۆدەکشنیشا جێبەجیان کرد بەڵام لە پۆست پرۆدەکشنە گۆڕانکاریەکی تر ڕوویا بێ نازانم ئایا ڕەنگی دیوارێکیان گۆڕیوە وتیانە بە ئەم ڕەنگە بەوە بێ لەبەرەوە نازانم چی دوای ئەوە چی ڕوئات ئەمە شتێکی تر تەکنیکی خۆیانە ئەگەر من هەڵە نەبوو باش لە پرسیارەکە و تێ نەگەیشت بێتم لەبەرەوە لەوانەیە غەڵەتێکیان کردبێ لە پری پرۆدەکشن و پرۆدەکشنە دوایی لە پۆستار ساغیان کردبێتەوە یاخود ئەسڵان ئەم شتە هەر غەڵەت نەبوو بێ بەڵام بە هۆکارێکە سابێتن ئەم ڕەنگە گۆڕانکاریەکی تیا بکەن بەداوی لێبوردنەوە تا ئێستش جوان لە پرسیارەکە تێ نەگەیشتم بەخوا با بچینە سەر ڕوونکردنەوە یا پرسیارێکی کاکارۆ نەجی بەڵێ لەسەر و قسەی کاکخەیبەر معمەلی جگەرەکە نەمێنێ فیلم دروستکردن لە سلێمانی ئەوەستێ ئاروی گیان ناوا مەڵێ چکە وانی وابزانم ئەم دوو فیلمەی ئەخیر نە فیلمی ئالوودە لە معمەل دروستکراوە نە فیلمی کفن لە معمەل دروستکراوە هەڵە نەبم نەفلمی شین لە معمەل دروستکرا ئەمانە هیچی لە معمەل دروست نەکراوە بە ساقۆم لەبەرەوە لۆکیشنی تر بەکارێنراوە شتیکە بەکارێنراوە ئەمانە هیچی لە معمەل دروست نەکراوە فیلمیش نەوەستاوە بەڵام معمەل ئەبێمان شانازیمان پێوە بکردایە باشە کە شوێنێکی گونجاو بوو بۆ سینەماکارەکان لەبەرەوە دیزاینێکی سەیری هەبوو کۆمەڵی ئەنگڵی سەیر و ئەتوانی وەکو ستۆدیۆیەکی سینەمایی سوودمەند بی لی بەڵام بەداخەوە هەمووی
ناوەڕۆکی لابراوە میکراوە نازانم ئەکرێ بەچی بەخوات ستۆدیۆتیا دروستەکرێ ئۆفیسی تیا دروستەکرێەوە چەنە بەشی خوارەوەی ئەمەی مۆزوعی پیکەرساز و هەنێشتی تایەکە بەڕاستی سوودمەندین یعنی ئێمە خودی خۆمانۆک و کۆمپانیای پرۆدەکشنەکان توانیمانە سوودمەند بین لیانەوە زۆر زۆر سپاسیانەکەین بەڵام وەکوتر هەنێکی بەشێکی ئەو لای هەیە بەداخەوە کە ئەوای لێهات نازانین ئەمە مستەقبل یەگا بەکوێ ئەم شوێنە بەداخۆ شوێنێکی گونجاو بوو بۆ سینەماکار بیتوانێت لەوێ هەنێ ئیشی خۆی بکات. بەڵێ کات بابان حەمە ساڵح هەڵێ بەڵام لێرەدا شتێک هەیە وەکە بینین تەواوی جیهان بە چەند بارودۆخێکا تێ پڕێکە تەواوی خەڵک ئاراستەی گۆڕاوە تا ڕادێ گلەیی لە خەڵک ناکرێت ئەگەر فیلمێک مەیلی کۆمیدی یان لێکۆڵینەوەیەکی قوڵ نەبێت بینە ڕناکێشێتەر بۆ نمونە بینەر ببینە چی جۆرە کۆمیدیایەکی بێسوود زۆرترین بینەری هەیە. تێگەم کاک بابانجان ڕێک وایە 100% وایە دەبڵێن چی ئێستا تۆ ئەگەر بگەڕیتەوە بۆ سینەمای 30-40 ساڵ لەمەوە پێش 50 ساڵ لەمەوە پێش لە دنیاە هەر بڕۆ سەیری فیلمە باشەکانی دنیا بکە هەر ئەوانن کە ئەمێننەوە پڕن لە سەقافەت پڕن لە هونەر پڕن لە فەن پڕن لە باسکردن لە ئێستا ئایا بینەر حەزی لە کۆمیدیایەکی پوچە یاخود ئەگەر ناوەڕۆکێک زۆر سەرنجی ڕانەکێشی سەیری ناکات شتێک بڕوا بکە با من یەک شتەیە بیگەڕێنمەوە کاک بابان بەپێی تەجروبەی ئەم سیرکردنی نێتفلێکس و فیلمەکانی بۆکسۆفیس و بە نازانم هەموو ئەم ئەکاونتانەی کە فیلم داوەزێن دراما داوەزێنن درامای تایە فەرامۆش کراوە پڕە لە عیلم و سەقافەت و پڕە لە تەکنیکی بەقوەتی فکری باشە کە لە ڕابردوودا هاتووی شەیات لە ئێستاە یاری و لەگەڵەکات بینەرێک هەر زۆر زۆر کەمیە لە پڕێک شتێک ساغە بێتەوە هەل لە خۆیەوە لەگەڵ ڕێزم هیچ سەقافەتێکی تیانی هیچ عیلمێکی تیان بگرە خەڵک چاواشەکردنە باشە ئەو خەڵکە سەری تێکە ئەڕژێ بەسەریا نازانی هۆکارەکەی چی هەتا ئێستا هیچ فیلمێک توانێتی بینەری ئەڤێنجەر بشکێنێ ئەڤێنجەر چییە نازانم چێ بەخۆ کۆمەڵی ئالین و بەرزە بنەوە چنە ئاسمان و یەنە خوارە و 5-6 کەس لە فەزایەکەوێن و نازانم لانەیەویش سەقافەتێکی خۆی باسکردنێکی خۆی عیلمێکی خۆی بەبەزە کۆتایە فیلمێکی کارتۆنیە یعنی فیلمێکی ڤیژوەڵیە بۆ خۆشی دروست کراوە سینەمای لە سعودیا کردەوە ینی سعودیا سینەمای نەبوو ئەڤێنجەر سینەمای پێکردەوە لە سعودیا نازانی چۆن تەعاملی بینەر بکەی بەڕاستی شتێک محدود نییە. بەڵێ دوایین بۆ چوونی کاک پەیوەندە خوێنمەوەی تر ئازیزان لەبەر تەندروستی ناتوانین وانەکە لەوە زیاتر درێژەی پێ بدەین بۆیە داوای لێبوردنتان لێکە من بۆ چوونەی کاک پەیوەندە خوێنمەوە و بەو هیوایی ئێمە گرژیمان نەویستوە نە کاک پەیوەند و نە کاک خەیبەر و نە ئێمەش بەڵام ئاڵ و گۆڕکردنی بۆ چوونەکانە کاک پەیوەند دەڵێ وا بزانم هەڵە تێگەیشتن هەبوو کاک خەیبەر بڕوا بێبراورکردن نییە لە مابەینی تۆ کەسێکی ئەمریکی ڕۆژاوایی پاشان تۆ ئیش بۆ بینەر ئەەکەیت دەبێت چاوەڕێ بکەیت ڕەخنەش بگرن ئیتر ئاستی ڕۆشنبریان هەرچەندێک بێت من و تۆ نایین ئیش بۆ نوخبەیەک بکەین دواتر من هەر لێرەوە و لێرە وانەیەکم هەیە بە ناوی چۆنیەتی ڕانانکردنی فیلم دەتوانی بگەڕێتەوە تەماشای بکەیت کە چەند هەوڵە دەم چاو و هزری بینەری ئاسایی هوشیار بکەمەوە لەگەڵ کاکسەرکەوتی حازری ببەخشە ئەگەر پرسیارەکان هەڵە گەیشتن بن من پێم وایە بۆ کاک پەیوەند کە هەردووکتان لە دڵسۆزی خۆتانەوەیە چی بۆ ئیشەکان چی بۆ شیکاری و ڕانان و چی بۆ ئەو چاوەی کاک خەیبەر کە ئەوێ جوانترین و مەبەستدارترین دیمەن بگەێنێ بە ئێمە هەمووی لە دڵسۆزیەوەیە و هەمووشمان ئێمەش لەم پێگەیەوە هەوڵە دەین بە هەمومانەوە ڕێچکەیەکی تازە و باشتر بگرینە بەر هەمومان لە یەکەوە فێربین من پێم وایە هەر بەو مەبەستەیە اینجا بۆیە بمبەخشن ئەگەر بەڵێن کاک
عفون کە زۆر بە کورتی جوابی کاک پەیوەند بەمەوە. کاک پەیوەندجان من لە قسەکانی تۆگەم بە هەڵەتێ نەگەیشتەوە زۆر باشەوە جێگەی دەستخۆشیمەیە بۆ بەڕێزیکە بۆ هەم بۆ پرسیارەکانێ من لەگەڵتان 100%. بەڵام هونەر هەمووی فکری جیاوازە. من وا بیرەکەمەوە بۆ ڕەئم وایە من سینەما دروست ناکەم، فیلم حەز ناکەم بچمە ناو فیلمێکەوە، حەز ناکەم بچمە ناو دنیایەکی سینەماوە شەڕی ئەوە بکەم بڵێم تۆ بڵی بینەرەکەم چۆن پێشوازی لەم فیلمەکە یا خود ئەم فیلمە تا چەند بینوێ. حەزم لەو جۆرە سینەمایە نییە مەگەر تووشم ببێ بە تووشێ بڵێن ئەمە فیلمێکی کۆمەرشەڵ یاڵادی با دروستی بکەین تۆ وەرە سینەماتۆگرافی بە. ئەینا بەڕاستی من حەزم لە جۆرە فیلمێکە، حەزم لە جۆرە ئیشێکە دروستی کەم زۆر بێ منەتانە بیکەم. باشە لەوانێ من هەنێ جار وەک دەرێنەریش قسە بکەم چکە بەڕاستی من چەند شۆرت فیلمێکی خۆم دەرێنانم بۆ کردووە خەڵاتی بردو دەرەوە لە ناو لەمانە خەڵاتیان بردووە. بەڵام من حەزم لە جۆرە فیلمێکە بڵێم ئەوە من فیلمێک کاکە من دروستیەکەم، یعنی لەوانەیە شتێکی تیابێ 10 ساڵی ختر خەڵک تۆزێکی لێ بدۆزێتەوە. باشە گرنگ نییە بەلامەوە من ئەم فیلمە دروستەکەم، ئەوەنەی گرنگە بەلامەوە کە ئەتمۆسفێری کوردی دروست ببێ، ئەوەنە گرنگ نییە بەلامەوە خەڵک ڕیز ببەستێت و بینەر بڵێ واو ئەو فیلمە زۆر جوانە. چکە تۆ کاتێک کە شتێکی گرنگ لە ناختا هەبوو ئەمە فەلسەفەی خوددا بەرامبەرەکە و بەرپرس نییەلی. کاتێککە من فەلسەفەی خودم مەبوو، کاتێککە من تێڕوانینی خودم مەبوو، بۆچوونی خودم مەبوو، گلەیم لەسەر شتەکان نەبوو، وەک هونەرمەندێک دەربڕینی بۆ بکەم چاوەڕێەکەم خەڵک تێبگات، خەڵک تێنەگەیت چاوەڕێ ناکەم دەستخۆشیم لێ بکات و بڵێ ئەم فیلمە باشە یاخود خراپە، لێی گەڕێ بۆ سەردەمی خۆی یا ئەسووتێ یا نامێنیان فیلمە لە ناوەچێ یاخود ئەو هەدەفەی کامەوە بیرکردنەوەی کامە لە شوێنێکە هەر پێیەکە. تەنها جیاوازیەکەمان ئەوەیە. بەڵام ئەگەر هەستم فیلمێکی کۆمێرشەڵ دروستکەم بۆ تکت و بۆ سینەما و بۆ بینەر بێت خۆشی لێ ببینێ، ئەمە شتێکی کە ئەمە مۆساجان عەقدێکە ئیمزایەکە بڵم کاکەجان من ئەوەنەم پارە ئەوێ کاکەجان ئەتەوێت چم بوو دێبێ ئەو مودەوە بەسەر چاوڵات دێ سەبا بڕێن بیکەین. بەڵام ئێمە کە مناقەشەمان کردووە زیاتر وەکو ئارتێست مناقەشەکەمان کردووە، وەکو ئەوی مناقەشەمان کردووە تا چەند ئێمە بەرپرسین لە دروستکردنی فیلم وەک سینەماتۆگراف وەک دەرێنەر چیرۆک چییە ئەم شتە چێ بەرپرسیارەتی ئێمە چیە لە ناو دروستکردنی فیلمە و لە داهاتوە ئەمانەیە چی بکەین و تەنها ئەمەنەیە. ئەو پرسیارەی لیناخانیش لە ئاخیرا بینیم کا خێبەر چەند ساڵە فیلمەکەی لیناخان من نزیکی ئەوەنەی بزانم لە بینی حەڤە بۆ 20 ساڵێکە من لەم بوارە ئیشەکەم هەر لە وایر کۆکردنەوە و شاری و لایتین و تەسویر و فۆکەس و سینەماتۆگراف و دەرێنەر و ئانە مەرحەلە بە مەرحەلە لە بوارەکە ئیشم کردو. لەشتان ساغ بێ دەستان خۆش بێ. خوا ئەو سەرانی ناخانی من ساڵانە چەند فیلم سەیرەکەم ئەتوانم بڵێم لە ئێستا زیاتر خوێندنەوەی کتێبمە نەک سەیرکردنی فیلم، بەڵام هەر هەوڵێم لە هەفتەیەکا 2 فیلمیش سەیر بکەم ببوورەکان نانە ئاساییە و سەرکەوتوو بیت و دەستە خۆش بێ. ئازیزان باوەڕتان هەبێ تەندروستیمان ڕێگە نادات. ئیتر من داوای لێبوردنەکەم نامێ ئەوە بڵێم ئەو ئێستا کۆمنتەکانتان لێرە دانێم دوایی ئەگەر کا خەیبەر کاتی هەبوو وەڵام بداتەوە زۆر سوپاس یەکەم. بەڵام باوەڕتە بێکا خەیبەر چاوی تەواو نییە. منیشەها بە بەتانیەوە دانیشتوم لەرزێک لە لەشمایە 2 هیتەریان لەم لاوە بۆ داناوم ئیتر بە زۆر خۆم گرتووە. بۆیە داوای لێبوردنتان لێ یەکەم بەو هیوایەی کەستان دڵتان نەشکێ وە زۆر سوپاسانەکەم و ئەم وانەیە بە تایبەت تاکو ئێستاکە نزیکەی 70 کەس وا لەسەر خەتە لەگەڵمانن لە فەیسبوک، لە یوتوب، لە ئینستاگرام، ئیتر لە تویچەر هەمویان لەگەڵمانن. منەوە سێرەکەم لە گەرمی جۆش و خرۆش و حەزی ئێوە نامێوانەکە تەواوکەم، بەڵام من تەندروستیم تەواو. ئەگە سەیری ڕەنگم کەن تەواو سوورەوە بووم ئیتر کاک خەیبەرش پێم وایە دەستی بە چاویایەنە اینجا بۆیە داوای لێبوردنتان لێ یەکەم. زۆر سوپاستانەکەم، زۆر سوپاسی خۆشەویستیتان کاک خەیبەرجان، زۆر سوپاسی ئامادەبوون و ئەموانە بە پێزەی بەڕێستانەکەم هەر هەمووتان. دەستان
فرسەتێککە بێ بەس باسی تەکنیکی سینەماتۆگرافی بکەین لە داهاتوە زۆر سپاس بۆ هەموو لایەک سپاس بۆ هەموو ئەو هاوڕێیانەی کە لەسەر خەتندا هەسە و سپاس بۆ تۆ کاک سەرکەوت بۆم دەرفەتە هیوادارم توانی بێتم جوانتر ئاخاوتنم مەبوو بێ توانی بێتم سوودێکم گیانی بێت توانی بێتم نازانم هەر شتێکم کردبێت کە دڵی کەسم دڵنیگەران نەکرد بێت تەناوانەیە سوودێکی بەسییتمانەوە بێت لە دڵنیەوانەیەکی بە پێز بوو دەستی بە ڕێستان خۆش بێ دەستی هەموو ئەو ئازیزانش خۆش بێ کە گەرم و گوڕیان بە بابەتەکە داوە من زۆر زۆر سوپاسی هەر هەمووتانەکەم بۆیە لێرەوە داوای لێبوردنەکەم شەوێکی شاد بۆ هەر هەموو لایەک و تەندروستی باشیش بۆ هەر هەموو